خۆشەویستانی کورسان نیوز سڵاوتان لێبێ لە مۆنومنتی ئەنفالین لە پایتەختی شەهیدان لە چەمچەماڵ ئێرەمان وەکو هێمایەک بۆ جینۆسایدکردنی کورد هەڵبژارد لە سەرتاسەری کوردستان و لە ناوچە جیاجیاکان بە ڕێژەی جیاجیا ئەنفال کراوە، بەڵام برینەکانی ئەنفال، ئازارەکانی ئەنفال لە دڵی تاک بە تاچی کوردستانیانە. هەر یەکێک لێرە گەر کە سوکاری ئەنفال بن یان خۆیان قوربانی ئەنفال بن و یان ڕزگاربووی ئەنفال بن یان تاقانەی ئەنفال بن، ئەوان ڕاستەوخۆ بەرکەوتەیە و جینۆسایدن، بەڵام بەگشتی گەلی کورد و لە دڵی هەموو کوردێک هەتایە ئەم جینۆسایدە بیر ناچێتەوە. خۆ ئێمەی کورد جگە لە خوا و خۆمان کەس پشتیوانمان نییە، بەڵام هەر وەختێک کە تۆڵەیەک، هەر وەختێک کە ئەوانەی ئەو ڕۆژانەی کە لە نوگرە سەلمان و لە زیندانە دڕندە ئاساکانی ئەو ڕۆژەی بەعزدا کوردیان ئازارداوە، ئەمڕۆکەیان بینین لە قەفەزی لێکۆڵینەوەن، ئاهێک بە دڵی هەمومان دێت. ڕاستە کەس قەرەبووی ئەو هەموو ئازیزانەمان بۆ ناکاتەوە، هیچ شتێک قەرەبووی ئەو ئازیزانەمان بۆ ناکاتەوە، هیچ شتێک قەرەبووی هەموو ئازارە ناکاتەوە کە دەیان ساڵە ئەو دایکانە بە جلی ڕەش و ئەوانی تر بە خەمباری شەو بە ڕۆژ و ڕۆژ بە شەوە سپێرن. بەڵام دەستگیرکردنی هەر تاوانبارێک، هەر زاڵمێک کە دەستی هەبێ لە جینۆسایدی کورد، ئاهێکە بە دڵی کە سوکار و قوربانیانی ئەنفال و هەموو گەلی کورد. حەجاج ئەحمەد ئەردانێکێکە لەوانەی کە لە نوگرە سەلمان چیرۆکەکانی بەر لەوەی دەستگیر بکرێت لە ساڵانی ڕابردوودا بە گوێی هەموو تاکی کووردا ترپێنراوە، کە چ زاڵمێک بووە، کە چ تۆمەتبارێکی دڕندە ئاسا بووە لە ناو زیندان، بێ جیاوازی ژن و پیا و منداڵ سزای کوردی داوە. ئێستا بە هەوڵی سەرۆکایەتی کۆماری عێراق و خودی خانمیەکەمی عێراق و هاوکارەکانی و نووسینگەی بەڕێزیان و دەستگا ئەمنیەکانی عێراق تواندراوە و تاوانبارە دەستگیر بکرێت. لەوێ ڕۆژێوە لە عێراق هەر ڕۆژە و بابەتێک دێتە پێشەوە بۆ ئەوی دەربازیکەن. ئەمە وەکووتمان هیچ ڕەنگە نەتوانین بڵین تۆڵەی ئەنفالە، بەڵام ئاهێکە ئەوانەی وێ ڕۆژێکە زوڵمیان لێ کردوون. ئێمەش وەکو پانۆراما، وەکو کورسات نیوز و دەستگای میدیای کورسات هاتوین تاکو لەگەڵ کە سوکار و قوربانیانی جینۆسایددا گفتوگۆیە بکەین بۆ ئەوانەی هەموو ئەوانەی کە زوڵمیان لە کورد کردووە، زاتیەوە نەکەن کەسێکی تر پەنجەیەک لە کوردێک ڕابۆشێنێ. بەرنامەکەم بۆ سپاسێکی زۆرەوە بۆ ئازیزانە کەماندویانەکەم بەڕێز لەتیف فاتح فەرەج، نووسەر و مێژونووس، سپاس بۆ کاک لەتیف، نووسەرێک قەڵەمێکی زۆر ڕاست و ڕەوان لە بواری ئەنفالە، خاتوپەری ئەستێرەکەی خەمخۆرەکەی بواری جینۆساید بە دووادا چوون بۆ پرسە و ڕاژکار لە سەرۆکایەتی کۆمار. کاک عەلی یەکێک لە سکاڵاکاران، دادە سعدیە کە ڕزگار بوو یان کە سوکاری ئەنفالە، مامۆستا مەحموود سکاڵاکارە، هەروەها فەزیلە خان بامان شێوە، و هەروەها کاک عەلی بامان شێوە، مام ڕەزا کاک عەلیش هەر سکاڵاکارە، مام ڕەزا لە نوگرە سەلمان بۆ کاک سۆران، هەروەها و کاک دلێر کە سوکاری ئەنفالە، کاک بێستون، ناوی هەمویان نازانم. ئەو پیاوەی لە تەنیشت من وەستاوە، ئەم گەنجە خاوەن چیرۆکێکە کە سەرپەرشتی تیمی سکاڵاکارانی کردووە، لەوێ ڕۆژەوە لەسەر هێڵە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و هەموو جودێکی خۆی خسۆتەگەر. ئێمە ئەگەر دڵیشیان شکاند بین لە نیشتیمان، ئەگەر ماندووشیان کرد بین لە نیشتیمان، بەڵام گەنجی لەو شێوە و لە هاوشێوەکانیمان هەیە. جا من زیاتر قسە ناکەم، ئەمەوێ کاک لەتیف لەسەرەوە قسەیەکمان بۆ بکە، دوجار لە درێژەی بەرنامەکە هەمومان گفتوگۆیەکەکەین بۆ ئەوەی هەم بتوانین ئەمە بکەینە بەڵگەیەک و ئەوەی کە ئەمڕۆژ نووسینگەی خانمیەکەمی عێراق و شاناز ئیبراهیم ئەحمەد ڕایگەیان بۆ ماوەی 5 ڕۆژ لە 3 شوێن، یەکێک ئەو شوێنەیە کە سکاڵا لەسەر ئەو زاڵمە تۆمارەکرێ. کاک لەتیف فەرموو. ڕێزانەکەم هەڵبەت من ئەم چرکە ساتانە کە تاوانبارێک کەستەم کارێکە
زاڵمێگە گیرێ ڕەنگە چرکە ساتێ بێ هەم ئازار بەخش بێ بۆ معنایی برینەکانە کولێنەوە هەم جێی خۆشببختی بێ جێی بەختەوەری بێ بۆ معنایی کە ئێمە هێشتا لەسەر پێی خۆمان وەستاوین و ئەمانوێت تاوانبارەکان برێن بەدار دەگا من بۆ خۆم قەنەعەتم وایە گرتنی عەجاج هەردان یەکێکە لەو هەنگاوانەی کە هیوادارم ببێتە سەرەتایەک بۆی کە هەموو ئەوانەی کە دەستیانە بۆ ئەوانەی کە ئێستا لە سایی هەندێکیان لە سایی ئەحزابی عێراقیە لە سایە ئەحزابی کوردیە پارێزراون کە داواکراون هیوادارم هەمووانە بخرێنینەوە قەفەسی تاوانباریەوە و لێکۆڵینیان لەگەڵا بکەن چونکە لێکۆڵینەوە لەگەڵیانەکردن و بەداداچوون بەشێک لە خەونەکانی قوربانی یەنێتە دی قوربانی لەم وڵاتی ئێمە داوای هیچی نەکردووە یعنی نەخان و نەموچا ناو پێویستیانەی کە هەن ئەمانەم امتیاز نین بۆ خەڵک هەرێکێ لەوانە کە کەسیان لەدەستچوە کە خۆشەویستیان لەدەستچوە کە ئازاری گەورەیان چەشتووە کە دەیان ساڵە لەو ئازارەیە ئامێننەوە بە موچە و خان و ئەو شتانە قەرەبوو ناکرێتەوە بۆیە بە باوەڕی من قەرەبووکردنەوەی زۆر بنەڕەتی ئەوەیە کە تۆ ستەمکاری دادگایی بکەیت ئەو قۆناغا بەگشتی دادگایی بکەیت چۆن کاتی خۆی جوولەکە ئایخمانیان لە ئەرجەنتینەوە هێنایەوە لە ئەرجەنتین دادگاییان کرد و تەنانەت ڕێگەیان نەدا بیشی نێژن ئاوا بەو شێوەیە دەبێت ئەوانەی کە دەستیانە بۆ لانپالە بە هەر شێوەیەک چونکە پرۆسەی ئەنفالکردنی گەلی کورد پرۆسەیەکی زۆر گشتگیر بوو هەمووی تایە بوو بۆی باوڕی من ئەمە ئەبێتە سەرەتایەکی زۆر باش کە من هیوادارم دەستخۆشی لە هەموو بەڕێزانەکەم بە سکاڵاکارەکانەوە بە پەریخانەوە بە ئەو دەستگا و ناوەندانەوە کە ئیشیان لەسەر کردووە بە قاسمەوە بە هەمووانەی کە جۆرە لەجەرەکان لەو خەمەیان بە کە سوکاری قوربانەکانش کە جورئەتیانەیە بوێری ئەویانەیە دەبێت شکات بکەن شکات نەک لەو من 10 ساڵە تەمەناکەم فۆرمێک دروست کرێ لە دادگاکان ئەم فۆرمە خەڵک بچێت شکات لە مستەشارەکان بکە لە جاشەکان بکە لە تاوانبارەکان بکە بۆی لە مستەقبەل ئەمە بێتە سەرەتایەک بۆ قەرەبووکردنەوە بۆیە ئەم یعنی هەستەکەی کاک لەتیف بەدەنگەوە هاتنیشی نیشتیمانی بۆ دروست بوو بۆ ئەوەی خەڵکانی تریش ڕاکێشرنە ناو قەفەزی لێکۆڵینەوە بە باوەڕی من ئەگەر میدیای لابەلا کێشەی لابەلا دروست نەکە ئەمە یەک دوو ئەگەر خەڵک خۆی نەکاتە پاڵەوان بەو ئیشە سێ ئەگەر ئێمە بەهێمنی هەر ئەو نییە خەڵکی تریش ئەگیریە خەڵکی تریش ئەگیری و خەڵکی تریش دادگایەکرێ سێ ئەگەر ئێمە بهین نەکەین یعنی پێش دادگا نەکەوین دۆسیەی دادگا دۆسیەکی زۆر گرنگە نابێت دۆسیەی دادگا تۆ بێی بێژەوەی هیچ بکرێ تۆ کێشەی ینی جۆرێک لە فەوزای لەسەر دروستکەی کە زۆردار بە زەرەرشتێتەوە هەر ئەمەی عەجاج ئێستاکە ئەو دەنگۆ و بانگەشە و ئەوانەی کە یەکێڵێ ئەو نیە یەکێڵێ نازام چیە ئەمانە بۆ ئەسڵەن لە بنەڕەتا دەبێت ئەوانەی کەواشڵن دەبێت بانکرێت بەردەمدادگا بووە چونکە ئەوێت تاوانبارێک سپیکاتەوە کە لە ئەسڵا ئازاری خەڵکی داوە کاکە لە نوگرە سەلمان کە ئەو بەڕێزانە خەڵکی لێ بووانە لە نوگرە سەلمان دووسێ لیستی کوشتن هەیە لیستێکیان 81 کەسن براون کە نووسراوە تەوەقف دەورە دەمەویە براونەتە خەستخانەی سەلمان لە خەستخانەی سەلمان بە هەمان لە یەک ساڵەوە تیا تا 100 ساڵ ئەمە شتاوێ کەسە لیستێترەیە 1000 کەسە خراوەتە ژێر یعنی ئەمەنیە ئەم پیاوە ناوی لەگەڵ سەگەڕەشەکان هاتووە لە یادەوەری هەریەکە لەو قوربانیانێک کە لە نوگرە سەلمان بوون ئەڵێن عەجاج و سەگەڕەشەکان یا خۆمان کۆمەڵایەتیان ئەڵێ حەجاج و سەگەڕەشەکان ئەم عەجاجەکە ناوی لەگەڵ یعنی هیچ جیاوازیەکی نەبوو لەگەڵ ئەو بڕندە و درندەیە کە لەناو غلمەکەیە خەڵکەکەی دەکرد جارتر خواردێتەوە بۆیە باوەڕی من دەبێ ئێمە لێ بگەڕین ئەم هەنگاوە بڕوات و کە سوکاری قوربانەکان زیاتر داکۆچیکارەکان باڵێن ستەم لێکراوەکان ئەوانەی سکاڵایانێ زیاتر ئیش لەسەرەوە بکەن ئەو بەڕێزانش کە ئیش لەسەر کەیسەکانەکەن ئەوان ئیش لەسەر بکەن میدیا و هەندێ بانگەشەی ینی دەستکەوت و مەکاسبی ئەوەی سەبەق سەحەفیۆشتانە دادی ئێمە نادا لەم دۆخەیە دادی ئێمەوا داد کە ئێمە عەجاج دادگایی ئەتوانێت دامی ئەو بەڕێزانە بکە ئەوە دەنگێنەریان بێ ئەچی گەورە لە سۆی دەسەڵات ڕێکخراوەکان ئەو بەڕێزانە ئەوەیە کە بەو کە سوکاری قوربانیەکان بڵێن لەمە بێدەنگ نەبن و بەردەوام بن سکاڵات دەبێت ینی حتا ئەگەر عەجاجیش نەگیرایە
حتا ئەگەر بەیانی کەسێکتری دەبێت سکاڵا بەردەوام بێ ناکرێت 426 کەس دادگای باڵای تاوانەکان لەسەر ناوی ئەو خەڵکانی کە ناوێن ناوە داوایانی کردبێ ئێستاکە نیوەیان دیوەخانیان هەیە ساڵی 4 سەفەرەکەن ئیمکانەتی گەورە لە بەردەستیان هەیە حیزب قەڵەویانەکە لەبەرەوە ئەمانە دەبێ بەردەوام ئەگەر نێنیش بێت چۆن لە ئەمریکا هینەیە سکاڵاکاری پشت پەردە هەیە دەبێت ئەگەر بەنێنیش بێ ئەم ئێمەمانان بچین سکاڵا بنووسین لە محکەمەکان و محکەمە ناوەندێکی بێ دەستگایەکی بێ بۆ وەرگرتی سکاڵای ئێمە باش چۆنی سەکاری بۆکێ زۆر باشە گفتوگۆی زیاترەکەین پەری خان ئەم بابەتە بە کورتکراوەی چۆنی بوو وە گەیشتون بەچی سپاسانەکەم سەرەتا سەری ڕێزونەوە زشدانەوێنین بۆ شەهیدانی جینۆسایدی هەموو ناوچەکانی کوردستان دەستان خۆش بێ بەڕاستی من خۆشحاڵم کە ئەوانە بینن بە دەنگ سکاڵاکردن و بە دەنگ بەیانکردنی مەزلومیەتی خۆیانەوە هاتوون چونکە هەموو ئینسانێک کە زوڵمی لێکرا لەوە خۆشتر نییە کە ئینتقامی زوڵمەکە بە چاوی خۆی ببینێ و لە ئێستا گرتنی عەجاج خۆی لە خۆیان ئینتقامێکە کە ئێمە وێنەکانیمان بینیوە کە چەند بەزەلیلی بەڵام هیوادارین لەسەر ئەساسی سکاڵاکانی ئەمان بهێنرێت لەم حوشەی مۆنۆمنتە بەبەر چاوی هەموو ئەوانەی کە زوڵمیان لێکراوە سزا بدرێت ئەمە نیەتی هەمومانە و ئێمە کەسمان لەسەر ئەم کەیسە کردووە بە هیچ شێوەیە نە سیاستمان ڕەچاو کردو بڵێن بە سیاسیمان کردووە تەنها مەزلومیەتی ئەو کەسانی کە لە ناو سجنی نوگرە سەلمانە لەسەر دەستی عەجاج چەوسێنراونەتەوە ئەشکەنجە دراون ئەتوانم بڵێم هەموو جۆرە ئینتیهاکاتێکیان بەرامبەر کراون جەرگیان براوە لەبەر دەمی سەگەڕەشەکانە کە ئەو خانمە باسی کردووە لە سکاڵاکەیە فەزیلە خان کە خوشکەکەی یان براکەیەتی یان خوشکەکەیەتی 6 مانگ بووە کە عەجاج بە سۆندە لێی یاوە شەهید بووە ئەڵێ بۆ بەیانی هەستاوم ئەوە نیان گڵ بەسەرا کردووە سەگەڕەشەکە هێناوێت تێدەرەوانی و ناوسکی براکەی بینیوە لە بینی دانی سەگەڕەشەکە یعنی ئەمە وابزانم ئەو کاتە نەکەس پارتی بووە نەکەس یەکێتی بووە نەکەس شوێعی بووە نەکەس ئیسلامی بووە و ئێستا ئەگەر بکرێت بەو ڕێڕەوە بڵێن وەڵا ئەیکەن بە شتێکی سیاسی ئەبەت شتێکی سیاسی نییە تەنها نەتەوایەتیە و ئینسانیە کە بڵێ نووسنگەی خانمی یەکەمی عێراق و خودی خانمی یەکەمی عێراق کە گرنگی داوە بە کەیسەکە وەکو ئەو دوو هەدەفە یەکەم هەدەفی نەتەوایەتی دووهەم هەدەفی ئینسانیەت دڵنیاتانەکەم و ئەو فۆرمەی کە تەوزیع کراوە ئەمە سکاڵا نییە ئەمە تۆمارکردنی ناوی ئەو کەسانەیە کە ئەیانەیە سکاڵا تۆمارکەن بەڕێزیان ئێستا لە ئامادەکاریان بۆ ئەوەی کۆمەڵێ حاکم و مەحامی کە کاتی خۆی لە دادگای باڵای تاوانەکان دەوریان هەبووە سکاڵایان وەرگرتووە لە محاکمەی سەدام حوسێنی گۆڕ بە گۆڕا بوون بۆ ئەوەی ئەو خەڵکە ئەو کەسانە بتوانان بۆ ئەوەی بتوانن لە دوای ئەوەی کە خەڵکەکە خۆی ناونووس کرد بۆ سکاڵا ئەوان اینجا هەڵەسن بەوەی کە چۆن سکاڵاکە تۆمار کرێ لەکوێ تۆمار کرێ بۆ ئەمان باشە قووەی قانونی سکاڵاکە چۆنی بێت ینی ڕجاتان لێ ئەەکەم نەگوێ لە ئەو ئێعلامانە بگرن کە کەیسەکە بەلاڕێیا بە ئەمە ئەمەکارەسات نییە نەک 100% ملیۆن لە 100 عەجاجە زۆر دڵنیاتانەکەین بەڵام خۆ کە سوکارەکەی ناڵێ وەڵا کوڕەکەی ئێمەیە لە عەشرەتەکەی ناڵێ سەرۆک عەشرەتەکەی ئێمەیە ئەڵێ وەڵاوە زوڵمیان لێ کردووە وەڵاوایە بەڵام ئێمە پەلەمان کردووە ئێمە وەکو کە سوکاری ئەنفال کراوان پەلەمان کرد لەوەی کە لە سۆشیال میدیا بڕوامان بە هەنێ شت کردووە کە بڕوامان بە هەنێ کەس کردووە کە معلوماتی نەقل کردووە دەنا من زۆر سوپاسی کاقاسمەکەم کە خێزانەکانی پێناسانم زۆر سوپاسی ئەو برادراناکەم کە لەگەڵمانە لە سەماوە زۆر بە جورئەتەوە زۆر بە ئازایانە هەستان بە تۆمارکردنی سکاڵاکان ئەو سکاڵایانە وای کرد کە ڕێڕەوی قانونی خۆی وەرگێت
لە ڕێگەی قازی تحقیقەوە لە ڕێگەی مدعی ئامەوە بڕیار درا بە دەستگیرکردنی بەڵێ لە ئێستا وەڵا 6 مانگە دەستگیر کراوە و ئەمە تیجارەتی پێکرێ و 3 مانگە تەسگیر کراوە ئەمانە داوای لێبوردنتان لێ یەکەم کە ئەو قسەیەکەم ڕجاتان لێ یەکەم عەقڵی خۆتان مەبنە ئەو مستەوایی کە باوەڕ بەونەو ئەشتانە بکەن زۆر دڵنیاتانەکەم ئەوەی کە گیراوە لە جیهازی ئەمنی وەتەنی زۆر بە دڵنیاییەوە عەجاجە زۆر بە دڵنیایی و زۆر سوپاسانەکەم من نامەوێت لەوە زیاتر قسە بکەم ئەمەوێ دێمە لای هەمووتان کاک عەلی تۆ کاک ڕزگار ئەفۆ بکە کاک ڕزگار بۆ بورە قسەی تۆ لەسەرم بابەتی دەستگیرکردنی ئەجازە چییە؟ پێشەشی من بە ناوی هەموو کەس و کاری ئەنفالەوە زۆر سوپاسی خاتوپەری لە موسیقەی خاتوشاناس و خودی خاتوشاناس خۆی وەزایدەن مامۆستا قاسم کەسان زۆر بە سۆزانە با کاری گرتنی حەجاجەوە بوون تا دەستگیرکردنی تاوەکو دەستگیرکردنی بەڕاستی من لێرە زۆر سپاسیانەکەم زۆر ماموندونە زۆر هەوڵیان داوە من پێم خۆشە لێرە شتێ باسکەم لەبارەی نوگرە سەلمانەوە بەڵێ خۆ لێوێ بووی کاک ڕزگار بەڵێ ئەو کەسانی کەوا لە نوگرە سەلمان نەبوونە تەقەن چیرۆکەکانیان بیستووە بەڵام ئەوانی کە لە نوگرە سەلمان بوونە بە چای خۆیان چیرۆکەکانیان بینیوە طبعا هەموو ئەوەی کەوا کراوە لە سەردەستی حەجاج بووە بە فەرمانی حەجاج بووە برسیکردن تونیکردن لە برسا کوشتن هەروەکو ئاماژەی پێکرا پێشتر حەجاج و سەگەڕەشەکەی نوگرە سەلمان دوانەیەکی لێکدانە بڕاون هەر کاتێک کە ناوی حەجاج هاتوێ ناوی سەگەڕەشەکەش هاتووە کەواتە ئەوەی کە حەجاج بەدار کوشتی و لە برسا کوشتی و لە تونیا خنکە ئەمە لەسەر ئەو بوو کوشتنی وەزایدەن کاتێک کە تەرمەکی ئەچۆ دەرەوە خواردنی گۆشتەکانیشیان لەسەر سەگەڕەشەکە و جەماعەتەکەی بوون ئەمە شتێکی ئاشکرایە خۆت دیاریکراوت بینی کاک ڕزگار بەڵێ چیت بینی خۆت بەڵێ من خۆم ئەوانەی کە بینیم طبعا هەموو ئەو شتانەی کە باس ئەکرێت شیرۆکی نوگرە سەلمان هەموو ڕووداوی ڕاستەقینەن بوون خەڵکم بینیوە لە تونیا خنکاوە خەڵکە بووە پیرێژن بۆ پیرەمێت هەبووە کەس نەبووە ئاوی بۆ بەرێ پەیداکردنی ئاو زۆر قورس بووە بێتگەلەوەی خواردنەوە پەیداکردنی ئاو زۆر قورس بووە لەبەری ئاو کەم بووە پیرێژنم بینیوە وەڵاهی تا بەیانی بانجی کردووە هاواری کردو تخوا دەختی ئاوم بنێ بەیانی خۆم بە چاوی خۆم بینم هەستام لێ ڕقەوە بوو مردووە لە شۆن خۆی ئەمە هەمووی کارەسات بوونەوە خەڵکە بووە لەژێر شێوڵی حەجاجا مردووە من هەموو ئەمانم بەلاوە تەقەن کارەساتی زۆر قورسن گەورەترین و قورسترین و کەوا کارەساتێک کە من لە بیرم نەچێ قەت ئەو کیژۆڵە کوردانەیە کەوا حەجاج بە زۆرداری دەیبردن شیرۆکی هاوشێوەیە کە من بینیومە دیارە زۆربەی ئەوانەی کە لە نوگرە سەلمان بوون ئەو چیرۆکانیان بە چاوی خۆیان بینیوە من بڵێم دوان لەو کچە کوردانم بینیوە ڕەنگە چەند کەسی کەش لە شۆنێتر و هەر لە شۆنی لە کونجێشەکەی نوگرە سەلمانە هەمان چیرۆک دووبارە بۆتەوە لەسەر دەستی حەجاج و کە بەبەر چاوی دایک و باوکی بەبەر چاوی خوشک و براکانیەوە کە هیچ دەسەڵاتێکیان نەبوو ئەم کیژۆڵەی ئەبردران دەیانی برد و حەجاج و ئیتر بە ئارەزووی خۆی ئەمانە شتێکن بەڕاستی لەبیر ناکرێن ئەمانە یعنی ئەمانە قەت لەبیر ناکرێن جای ناکردەوە پیاوە ئەمە ژنە ئەمە پیرە مەگەن جیاوازیەک نەبوو لە بینی ئەوەیە جیاوازیەک نەبوو و دوای ئەوە من حەزەکەم شتێکی ئاماژەی پێ بکەم کاتێک کە ئەوانەی کە ئەچن بۆ نوگرە سەلمان سەردانی نوگرە سەلمان ئەکەن ئەوانەی کە لەوێژ نەبوونەوە هەموو ئەو کەسانەی کە ئەیانەیە وەکو دڵسۆزیە کەوا بزانن بچن نوگرە سەلمان بینن من جارێ پێشتر ئەوم باس کردووە پێویستە هەموو کوردێک نوگرە سەلمان ببینێت هەموو کوردێک نوگرە سەلمان ببینێ و بزانێت کارەساتی نوگرە سەلمان ئایا ئەوەی کە هەرکو بیستوێتی نوگرە سەلمان بزانێت نوگرە سەلمان لە شۆنێکە لە بیابانێکایە لێرەوە دەڕۆی بە سیارە بە چی بڕۆی بێزار ئەبی ناگەیتەوە شۆنە هەندە دوورە ئێمە ئەو کەسانە بووین کە چوونە نوگرە سەلمان ئێمە ئەو کەسانین کە لە سەفەری مەرگ گەڕاوینێتەوە بەڕاستی لەبەرەوەی نوگرە سەلمان شۆنی هیوا نەبوو شۆنی ژیان نەبوو شۆنی ئەوە نەبوو کە تۆ لێی بگەڕێتەوە لەبەرەوەی لە کاتێکە ئێمە ئەنفال کراین هیچ وڵاتێک هیچ نەتەوەیەک لەسەر ئێمە بەجواب نەبوو
هیچ نەدەوەیەک تاوانی ئێمەش لە کوردبوون بەولاوی شتێشکە نەبوو تاوانمان جگە لە کوردبوون شتێ ئێمە لەسەر خاک و ئاو نیشتیمانی خۆمان خاک و نیشتیمانی کەسمان داگیر نەکردبوو یەک شتێکە هەیە حەزەکەم بێنم ئەوانەی کە ئەسنە دوگرە سەلمان کاتێککە سیرەکەن ڕووفاتێکی کەم لە دوگرە سەلمان هەیە باوەڕ بکەن بیکە دەبەشەوە نۆ بەشی سەگە ڕەشەکە و جەماعەتەکەی خواردوێتی بۆیە ڕووفاتی ئەنفالەکانی دوگرە سەلمان بدوکان ئەوانەی کە لەوێ بوون بە قوربانی کە نابیندرێن بە دڵنیایەوە بە دڵنیایەوە سەگە ڕەشەکە و جەماعەتی خواردوێتیان خۆدویان دایەجان تۆ باسێکی ئەو تراژیدیا و جینۆساید ئەو ماڵوێرانیەمان بۆ بکە ئەبان چاو من بە خێراتنی هەموو لایەکتان من بە خێرات دەکەم دەستمان قوربانتان بم ئەوەی بەسەر کە سوکاری ئەنفال هاتووە قەت ناژێڕێتەوە من مەمنونی ئەو کەسەم کەوا هەرستاوە بە ئەم گرتنی ئەم زەلامەوە ئێمە 35 ساڵە دەرد و زوخاو ئەخۆین بێکەسی ئەخۆین مانوێتی ئەخۆین ئەوەی لە لای ئێمە نەبێ و لە تەک ئێمە نەبێ نازانێ دەردی ئێمە چییە من دەستخۆشی لە ئەو زەلامەی تەکتەوە ئەەکەم کە هەتا ئیستا پێوە هەرساوە کە چوونە ئەوانەی کە یارمەتیشیان داوەکە گرتویانە من هەتا نەچوومە نگرە سەلمان نەبزانی چ غەدرێ لەو زەلامانی ئێمە کراوە من سێ بران هەر سێکیان بەیەکەوە جیران لە نوگرە سەلمان بۆ سێبراکانە داجان هەر سێکیان بەیەکەوە جیران و بران من خۆم منارێکم لە دوای باوکی لەدایک بۆ باوک خۆی نەدیوە ئێستا هەتا ئێستا ئەوە سێ شادەی لە ماڕۆی هەتا ئێستا تەعین نەکراوە و ڕیش و سەری سپی بووە دا ئێستاڕێ من نازانم باوکم چیەیە هەرچەند وا ئەرێ قاژە لە جەرگمەوە دیە بەڵام ئێمە پشجۆ خراوین کەس ئاگای لە دەردی ئەنفال نییە کە هەرسێ بەسەر ئەمانەی کەوا گیرا کەوا بوونە باعیزی ئەوەی کەوا ئەو هەیەن لە ئەنفال کرد ئێمە کورد بووین هەموو لە لادێ بووین هەمووی کار و کاس بیمار خۆمان ئەکرد ئێمە هەر ئەمەمان ناوێ بگیراوە ئێمە ئەمانەمان ئەوێ کە یەکێکی قاسماغای کۆیە بوو زەلامەکان ئێمەی برد ئەمانەوێ ئەوانە گشتی بە چاوی خۆمان بدینین بکرێنە قەفەزی سزنەوە چۆن زەلامەکان ئێمە لە ئەو لە هەموو سەر بڕان و کرانە قەفەزۆ ئەمانەیە ئەو هایان لێ بکرێت دایە چیرۆکە تراژیدەکە ئەنی چی بۆ لە ناو سزنی نوگرە سەلمانە لای تۆ ئەوەی بیستوتە ئەوەی من بیستومە هەرچەند جۆم لە یەک کەلیمەیە کە بێوازانم بە کوڕەکەم ئەرێن ئەوەی کە منارەکەی مردوازان منار خۆمە ئەوەی خوشتێتی وازانم خوشتی خۆمە دایکی هەر بەو جۆرە برای بێ هەروازانم براکەی خۆمە ئەو ها قاژە لەنا ئەو جەرگەمەوە دێ لەو ڕۆژەوە من سەیری ئەو خەتە ئەەکەم کە بەحسی ئەو نگرە سەلمانە ئەکرێ و بەحسی ئەم منارانە ئەکرێ من تاوێ بە دیاریانەوە ئەگرێم چونکە دەردەکەی ئەوان دەردی منە من زەلامم 35 ساڵە گیراوە تەمەنم 32 ساڵ بۆ من ڕائەکەم هەتا ئێستاکە پەکم کەوتۆ ئێستاکە تووشی هەموو نەخۆشێک و دەردێ بوومە دەستم ماچەکەم سەنان ئافرەتی ئێستاکە عەجات گیراوە زۆر پێ خۆشحاڵم وا ئەزانم ئەو ڕۆژەیە کە لە دایک بوومە لەبەرەوەی تۆڕەیان لێ بکرێتەوە بە من بێبێتە ئێرانە هەر ڕۆژی ئەمنەی لێ بکرێتەوە نەک لە ناو بەهینە ئارەبا بێ بەری بدەن و من ئامادەم هەموو ڕۆژێ بچم سکارای لەسەر بکەم لە بەغا لە کورە لە هەموو دەوڵەتەکان نەک لە چەمچەماڕ و کەرکووک ئامادەم هەموو ڕۆژێ بڕۆم بەپا نەک بە سەیارێش ئەوەنە دەردمان خواردووە داواکاری چیە بۆ کەس و کار بۆ قوربانیانی ئەنفال بۆ ئەوانەی کە لە نشینەکانی عەرەب پێوەستاون نەک ئەمەی لێرانەیە نەک ئەو نەی لێرانەیە ئەمەوەکو نمونەیەک لێرێ بەڵێ حەز دەکەم ئەوەی کە لێرێژ نیە و ئەوەی گوێ لە دەنگیشمانە هەمووی سکارە بکە دانەنیشیە هەتا ئەم زەلامانەی ئەوانەی بە دەورێەوە نەکرد حەجات ئەوانەی کەوا بەشدار بوونە گشتیان بگیرێن بەسای خۆمان بیدینن هەر حەجاز نییە چەنانێ وەک حەجاتەیە هەر لە ناو خۆمانەیە قەرەوە کرێ و ڕاتبی ئەدرێ پێ و خزمەت ئەکرێ بەبەر چاومانەوە ئەوان ڕێزیان لە ئێمە زیاترە ئێمە ئەمانەیە کە سوکاری ئەنفال جیاواز بێ دیار بێ تۆزیە ڕێزی لێ بگرن بەڵام حیف ئێمە هیچ ڕێزێکمان لێ ناگیرێت دایان لەگەڵمان مێنەرەوە مامۆستا مەحموود تۆ سکاڵا کارێک چی ئەڵێ لەسەر دەستگیرکردنی عەجاج و عەجاجەکان زۆر سپاسیەکەم بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم بەڕاستی من و کاک عەلی ئێمە کاتی ڕۆیشتنە بەغا 5 کەس بین لەم 5 کەسە فەزیلەخان و کاک عەلی و کاک ڕزگار سکاڵەکار بوون ئێمەیان سکاڵای ئێمە وتەی و سکاڵای ئەمەیان وەرنەگە لە بەرەوە لە سژنەکە لەو سژنە بەشدار نەبووینە سژن نەبووینە بەڵێ دەستخۆشم بۆ دایە حاجی هەیە پێزانی مومان بوو کەم کەسەیە پێزانیە وەزایە زۆر سپاسیشیەکەم
کە ئاماژەی بەوە داوە دی زۆر سپاسی ئەوانەکەم کە سکاڵای لەسەرەوە هەرگیان کێشاوە ڕۆشتنە بەڕاستیتر لەژێر ئیشرافی خانمی یەکەمە ئەو پەریخانە جەنابی دانیشتووە ڕێکارەکان ماوەرگە و بەرنامەکان ماوەرگە و ڕێمانە بە پشتی جیازی ئەمنی قەومی زۆر احترامان لێگرا و تەقدیرمان لێگیراوە ڕۆشتنە سکاڵامان تەقدیم کردووە وەکو محکەمەیش تەقدیرێکی ئینسانانە نەک با بڵێن بهێنە بارێترە بەڕاستی سکاڵ بەدەم سکاڵەکانمانەوە هاتوون و وعد و وعدیانیشداوە ئەو بەرنامەیە کە چۆن بووە وعدەکانیان شاوردۆ دەجێ و بەجێش هاتووە دەست خۆش فەزیلە خان بەڕێزت خۆت لە نوگرە سەلمان بووی چیت بیرە چی تراژیدیەکت بینیەوە لە دەستی عەجاج لە ئەوەی کە پەریخان باسی کرد کە برات بووە بزانم بە بەرچاوی ئێوەوە بەداخەوە ینی ئەوەمان بۆ باسکەی مایک هەیە لای تۆ ئافۆ بۆ برە تەواوە مایکە داگیرساوە بەس نزیک بەڵێ سپاس زۆرمان بەسەرا هاتووە و زۆریشمان پێکراوە و بەڵێ برامان لەوێ تەمەنی 6 ساڵ بوو کاتێەوە فاتی کرد لەوێ شەید بوو بردیان بینێژن بە درۆی خۆیان نەیان نێژا بوو فڕیاندا بوو سەگە ڕەشەکە سیوجگەرەکەی دەرهێنا بوو خەریک بە سیوجگەرەکەی ئەخوارد مناڵێکی 6 مانگان خوشکێکم بە باوشی دایکمە بوو هەر عینەن ڕۆژێکیان هات نیشتەنا ئەو خەڵکە بە سوۆندەوە سۆندەیەکی دا بەسەر خوشکەکەمان هەر دەست بەجێ لە باوشی دایکمە گیانی لە دەستدا ئەیتە زۆر و زۆر لە باوشی دایک تا سۆندەی بەڵێ بەڵێ بێمە تراژیدیاک بێ کاک لەتیف بەڵێ چی فلیمێک بتوانێت بە قەنەعەت بە دنیا بێنێ نەک هەرتەینا ینی بڵێن تەنیا خوشکەکەی خۆم عینەن خزمێکی تریشمان دایکی ناوی سەرمەی و کچەکە ناوی بۆکان بوو تەمەنی ساڵێک بوو منداڵەکە نەخۆش بوو لە باوشیا بوو جا هەموو ڕۆژێک ئەبێ وەکو فەرز ئەو جەماعەتەی ئێمە بڵێن کە بە عایلەی پێشمەرگە دانرا بووین 6 مانگی هەر نییە لا هیچ کەسێک بمان بینێ ئێمە لە سژنی ئەبەدی بووین لە ناو سژنەکە سژنی ئەبەدی بوو ئیتر ئەویش هەر عینەن حەساب هات بەر بووە نا ئەو خەڵکە بە سۆندە و لێدان و ئەوانە کەسیش نێزانی هۆکارەکە چێتر هەموو ڕۆژێ ئەو چێژی ئەبینی لە لێدان و ئازاردانی ئەو خەڵکانە یەکسەر ئەوی سۆندەیەکی دا بەسەر کچەکەی ئەویشا کچەکەی بە ناوی بۆکان بوو ئەوش هەر عینەن حەساب نەگەشت بە نیو سعات لە باوشی دایکە ئەوی شەهید بوو ینی دەیان و هەزارەهان شتی ئاوانە ڕووی داوە هەر ئەو کەسە ئەو عەجاجە بەڵێ هەر ئەو عەجاجە کە لە تەلەڤیزۆن بینی چه حساسێک تا شتێکت بۆ دروست من هەر پێشەوەی لە تەلەڤیزۆن ببینم پەریخان زانی دەستگیر کراوە بەڵێ پەریخان وێنەی بۆ ناردم ڕۆژێکیان وتی ئەیە عەجاجش مردووە و نەماوە ئەڵێن سەگ خواردوێتی و نازانم چی من قەنەعەتم نەکرد بۆ قسەیە لە ڕاستی وتم پەریخان قەت بڕوان ناکەم یعنی عەجاج ئیتر دایم قسەمانە کرد پێکەوە وتم من عەجاج ئەناسم بەڕاستی ینی بیبینم ئەیناسم عەجاج 15 تەمەنی 15 ساڵان کەم نییە ینی نەتوانێت ئەو یادەوەریە تاڵانە نێتە بیری ئیتر چەند جارێک پیشان میداوتی هەر ئەوتم نا ئەو نییە ئیتر لەخوا بە زیاد بێ ئەم قسانێشە هەمووی درۆیە 6 مانگ پێش ئێستا عەجاج گیراوە و نازانم چی و درۆ دەلەسە ئەکرێ بەم شێوەیە خەڵک سار دەکەنەوە هەتاکو سکاڵاکارەکان زیاتر سکاڵا بکەن سکاڵای توند بکەن لەسەر عەجاج قورسترە بێ و زووتر دادگایی ئەکرێ بەڵام ئەگەر سکاڵا نەکەن و هەرکێ لە سکاڵاکە بکشێتەوە ئەوەی هەرچی بەسەر هاتە نێت ڕاستە و خۆ سکاڵای لەسەر بکات باسی بکات ئیتر چۆن عەجاج تەمان عەجاج دەربازی ئەبێ ئێمە ئەبێ کارێ بکەین وەکو کەسوکاری ئەنفال چۆن ئێمە تیمێکی 5 کەسی ڕۆیشتین ژیانی خۆمانمان خستەمە ترسیەوە ڕۆیشتینە ئەوێ سکاڵای خۆمانمان مەردانە تۆمار کرد دش بە عەجاج نەگەشت بە 24 کاژێر عەجاج دەستگیر کرا داوام لە خەڵکی کوردستان هەیە داوام لە کەسوکاری ئەنفال هەیە داواتان لێکم بڕۆن سکاڵەکانتان تۆمار بکەن بە زووترین کات با دادگایی بکرێ بە ئەمیش نەڕۆ بەلای ئەوەکانی تر کەس نەزانێ چی بێتێ و کەیسەکە بەلا ڕێدا بێت ببرێ باش کاک عەلی تۆ بۆمان باسکەی هەڵبەتە ئێمە ڤیددیۆیەکمانێ گەراوکارانمان ئامادەیکەن چۆنیەتی سکاڵا تۆمارکردنەکە و باسەکە لەگەڵ دوو بە ڕێزاوزان کاک سۆرانێک چێکە لەوانە دوای ئەوە چینە لای ڤیددیۆکە کاک عەلی فەرموو کاکە سەڵاو ڕێزمێ بۆ سڵاو بۆ بەڕێستا مایکە تۆزێک نزیکەی کە عەلی من وەکو عەلی ئەبوبەکر عومەر محەممەد خەڵکی گوندی گوڵمکەوە ئێستا دانیشتووی شاری چەمچەماڵم بە چاوساغی کا قاسم و خات و پەروین من لەگەڵ ئەم خوشکە بە ڕێژە خات و فەزیلە چوین بۆ
سەماوە لێ داوامان لەسەری قەید کرد کام پیاوە زاڵمە ماوە و هیوادارین دەستگیر بکرێ و دادگایی بکرێ. من وەکو نوگرە سەلمان ئەو کاتە منال بووم عمرم 12 ساڵ بوو لێنانە بووم من خۆم باوکم دایکم خوشکێکم لەگەڵ ئامۆژنێکم وازانم ئیستاکەی ئەم خوشکەی تەکمەوە لێنانە ڕۆژێ بەیانیانێکی زوو حەجاز لەگە ئافرەتێکی تر نایان مەناسی تا ئیستاکەژەم دوو جارم خوشکا بینم لێوێنانە بە قەد عمودێکەوە هەردووچانیان بەستابەوە بۆ گەرمایە بەیانی بەستایانەوە ئێوارە کردیانیانەوە بۆ مناڵیە بۆ مناڵەیە منەوە مەسەلەمە بەست فەزیلەخان بەڵێ بڵێ بڵێ ئێستا بیرتەانی تازە بیرتەکەوێت بەڵێ بەڵێ ئەم لەگەڵ خوشکەکەی خۆتە خوش خۆم نەبوو ئەم خوشکە و خوشکێکی خۆی ئەم ئافرەت خات فەزیلە من ئەو کاتەوانم بینی لێ کە بەسرا بنەوە بە عەمدەکەن تا کۆم دوایە بە یەکمان ناسی و ئینجا زانیم کە ئەمە ئەیترەوە بووە من کارە سات بوو ئەمان ناوا بەو شێوە تەعدان لێکرێ بەو شێوەیە هەموو ڕۆژە و خەڵکە لە برسان مرد مناڵ گەورە بچووک ئەختیار لێوێنانە من 6 مانگ 18 ڕۆژ لێوێنانە بووم لەگە باوکم دایکمە ئەیتر 3 مانگونی خوشکێکم و دایکم بەربوون من و باوکم ماینەوە دوایەوان 3 مانگونی و بەربووین لێوێنانە کە من مامۆتر حەجاجەونە پێ زاڵم بوو یەک جارێ کە لێمیدا ئیتر لە ئازاری بڵێ تەمەنی چەند بەو کاتەکە عەلی 12 ساڵ لە 12 ساڵ کە لێمیدایتر وەک چۆن ترسانمیە و پیاوە پیاوە زاڵم بوو نیزگەر کەسێ بکەوت تا لێدا منش قاعەکان نەموو ئەوانەی کە لێرە نەزانن دووقات بوو ئەو باتایەتان بەر من بەبا ناسوڕامەوە بە شوێنێترا بۆی کە لێم نەدا ئیتر وای لات دایکم خوشکەکەم بەربوون شەوێک قافڵەیەکیان دەرکرد 7 نەفەران نوقستان بوو ئەوە خوشکەکەم تا ئیستەوەتانی خۆی لێرە دانیشتووە دایکم خوشکەکەمیان برد لەگەڵەوە ئافرەتانی تر من هاتمە ناو قاپەکە حەجاج خۆی کردی بە باڵمە هەڵمیدایە ژوورەوە چوومتم باوە ئەوە دایکم و مەلحی خوشکمیان برد لە جێ خۆی هەڵنەساوتی اینجا دەسەڵاتم تێکڕم هەچی چانێ بکەن ئێمە تازە دەسەڵاتمان نییە ئیتر من 3 مانگونی و دوای دایکم و خوشکەکەم لێوێ مامۆ لەگە باوکمە ئیتر وای لێ هات ئەوە قافڵە دەرەچوو خەڵکو و ئیتر ئاوا ڕۆژانە و خەڵکانزانی ئازاد کراون نەخێر نە ئاگامان لە ئازادکردنیان نەبوو ئیتر وای لێ هات ڕۆژانە و خەڵکانە ئێمردەمان بردە دەرەوە منش تۆزی ئەوە بووم قوتەڵە منێک کات جەنازەکانیان خستەبان عارەبانەوە یاوت بیان بنە دەرەوە ئەمان بردە دەرەوە سێتە کرد لایەکی خوراوە لایەکی لە ژێر خۆڵایە بەجێمان نێژدەیان بەجێ بێن نەر بە عەجەلات نەژوورەوە ئیتر باوکم ڕۆژێ سێرم کرد وا گریە حەجاج ئەیێنیەوەی با ئەو شەڵێ مناڵێکم مێ ئەو نانە ئەوداڵ من بوو منش نەمەوێت نزیک حەجاج کەوم لە بەرێ نە زاڵم بوو ئیتر سێرم کرد باوکمە گریا وەک شتێ بڵێ غیرەتم دای خۆم وتم با بڕۆمە و پەڕێم کوژێت چیم لێکە ئیتر چوون باوکمە گریا وتیەوە مناڵەکەمە ئیتر کردی خواگەدەراوە کردی بە گوێمان لە عەرسەڵ میگرت وتی بڕۆ لەگە باوکتە هەڵمانیاندایە حەوشەوە ئەو دی و ئیتر ئەو مەرگە ساتەی من بینیم لە نوگرە سەلمان ڕۆژانە من تا ئیستاکەیش ڕۆژانە هیچ کاتێک لە بیرم ناچێت مردنی مناڵ تەعزیبدانی ئەختیار ئیتر ئازاردانی ژن هەتا بەیانی ئەم خوشکە ئاگادار بوو ئافرەتە گەنجەکان قاعەی خۆیان لە ژێر دەست خۆیان بوو بۆیان نەبوو تێکەڵ ژن و پیا بوون ئەو ئافرەتە گەنجانی گەنج و جوان بوون لە ژێر دەست خۆیان نابوون ئەوە هەموو نوگرە سەلمانتان بینەوە ئەو قاعەی بەردەم خۆیان حەوشەکەی ئەو دی و ئافرەتە گەنجەکان بۆیان نەبوو بێن بە ئەم دیوە بەس بەڵان ئەختیار و مناڵ و ژن لەم دی هەمومان تێکەڵ بووین بۆ شایدی نازانم مەمویان بە بیریان دێ شەو ڕۆژێک گشتمانیان جا کردەوە هەمومان مناڵ بچووک ورد بووین کردمانیانە حەوشەکەی لای ئافرەتە گەنجەکانەوە لەوێ بۆی کە نەینە لای دایک و باوکمان من لەوێ نەخۆشی سیرۆژەمە بوو ئیتر ئەو شەو ڕۆژە مناڵ هاتو ئاواری کرد لێ گریا ئەم زاڵمە ڕەحم بە دڵیان نەهاتمان کاتۆ لای دایک و باوکمان بۆ بەیانی کردیان وەک چۆن گشتمانیان تێکرد گۆزی قەیژن و مناڵ ئیتر ئەڵێ کافر پێی بسڵمانە بوو ڕۆژ ڕەش بوو لەوێ ئەوەی بینی بێ قەت زەحمەتە لە بیری بچێتەوە لەگەڵمان بێنەوە ڤیددیۆیەکمان هەیە بەڵام با پێشەوە بچم با لەگەڵ کاکاسمیش گفتوگوێ بکەم گفتوگۆکەمان بەردەوامە بێ و دێنێ لا ئێوەش بەردەوامە بین کاقاسم ئەم جودەیەوە کە بەڕێزان باستانەکەن لە چیەوە هات دوایەوەی کە لەگەڵ نووسنگی خانمێکەکەمی بەڵێ دیارە من بۆ خۆم ساڵانە
چەند ساڵێک سەرقافڵی تیمی چەمچەماڵم بۆ نگولە سەرمان لەوێ شاید حاڵەکانە بم بۆیێ کەسکارێن فەلکراوانە بم بۆیە بۆ قەڵانی گولە سەرمان ئەچینە سەر گۆڕە بە کۆمەڵەکان لەوێ ئەوانەی کە زیندان بوونا چیرۆکانە نەجێڕنەوە لێ ئەرشیفیانەکەین ئێمە زۆرێ لەم بەرەزانە هاتوون لەگەڵەمێ ئەزانن سەف ئەم سەرەداوی دەستکەوتنی ئەمەی زانیاری حەجاج دیارە ئێمە لێیا چون پرسیارمانەکرد لەو خەڵکی ئەوێ دەربارەی ئەنفال چۆن بووە من بۆ خۆم چەند جار لە تیمەکەدا بڕاوم لە کاتی پشودانا چوومەتە لای پیرە پیاوێکی عارەبەوە پرسیارم کردووە چەند جار تەنانەت ناو بازاڕی سەماوە پرسیاری مناڵی ئەنفالم کردووە کە بزانم ئایا لێرە مناڵی ئەنفال هەیە عەرەب هەڵی گربێتەوە بۆ خۆی پەروەردەی کردوێمانە زۆرە گەڕاین سەرنجام پار ساڵ بوو پیاوێک هات بۆ لامان وتی من معلوماتم لایە گۆڕێکی بە کۆمەڵ لە ناو زەویەکەی منایە وتمان باشە لەکوێیە وتی با بڕۆین من ویستم بڕۆم لەگەڵا لە دەوری قەڵاکە بوو بەڵام یەکێک لە سەربازەکان کە ئەمنی وەتانی لەگەڵ ئەبوو حیمایەتیمانیانە کرد وتی نابێت تۆ بڕۆی تۆ لە زەمەندی منایی هەر شتێکە لێ بن بە پرسیار نەبەرەوە بە کتابی ڕسمیاتون نەیەڵا دوای وتی کاکە حەجاج ماوە وتم چۆن ماوە وتی بەڵێ بەڵێ وتی حەجاج ماوە کاکە ماوە ئێوە وازانن مردووە نەمردووە ماوە وتم چۆن ماوە وتی بەڵێ ماوە من ئیشم کردو لەگەڵا شوێنم بەکانی شەزانم ڕاستی من خەنەعەتم پێ نەگەرەوسا ئەمساڵ کە ڕۆژتینەوە 24 ڕۆژتینەوە دووبارە هەمان پیاو هاتەوە بەلامان وتی چێ لێرە زیندانی بووە پیاوێکمان لەگەڵا ناوی کاعوسمانە کاعوسمانی بان کرد دواتر کاگرزگارمان بان کردمان ئەم کاگرزگارە زیندانی بۆ لێ لە کاگرزگار و کاعوسمانە باسی کرد و ڕسمەکە شیفرانیدا فعلەن ڕاستی کرد وا بوو ئیتر ئەمە بووە خولای من گەڕام بە دوایە دواتر خاتوو پەری پەیوەندی پێوە کردم مدێ دوایەوە کە گەڕاینەوەاتی نوێرە مەبزن هەرە گەڕام بە دوایە پرسیارمە کرد تەنانەت لە بنەماڵەی بەعسیەکانیش پرسیارم کردووە ئەمە باوەکو ڕاستیە بڵێم لە بنەماڵەی بارقیش پرسیارم کردووە لە بنەماڵەی گەورە بەرپرسێکی ئەمن هەر لە خودی خۆی ئێستا لە دەڕۆی وڵاتە ژێ پرسیارم لێ کردووە نێوت ماوە ڕاستیەکانیان پێم ناوت تەنانەت داوای وێنەکانیشم لیان نەکرد وێنەکانیان پێم نادا هیچ بەعسیەکەوەی کە من گەڕاوم لە ڕێی پەیجەوە لە ڕێی عیلاقاتەوە پرسیارم کردووە هیچ کەسێک ئامادە نەبوو وێنێکی حەجاج بمدا یەک دێرە لەسەری بڵێت هەریان و نایناسین و نازانین من دڵنیام ئەیانزانی بەس بەمیان ناوت بەهەرحاڵ ئێمە دەبوو مانگی پێنج لەگەڵ پەریخانە لەسەر خەت بووین ئەمیشەی کە ئێستا کراوە دەبوو مانگی پێنجمان کردایە مام ڕزایەکێک لەو شاید حاڵانەیە کە من چوون بۆ ماڵی شەوێکی بەنێنی ئەوە کاگعادیل لێرەیە کاگعادیل تاخانە سواسێکم ڕۆڵێکی بەرچاویەوەیش ئاگادار بوو بەڵێ بەڵێ خەڵکی سەرچنارەکە عادل مام ڕزا خەڵکی جەلەمۆردا قسەمان کرد لەگەڵا زۆر بەنێنی وتم مام ڕزاجان وەرە ئەم لاوە ئیشێکم پێتا تەنانەت نەمێش ماڵماڵەکەی خۆشی بزانێ وتم بابەتێکی وا هەیە تۆ لە نورە سەلمان بوویتە حەجاجێ بینیوە حەجاج ماوە لە ژیانە ینی خەڵک قەنەعەتی ناکرد حەجاج ماوە ئەم خۆشی قەنەعەتی ناکرد وتم ئامادەی سکاڵە لێ بکوتی بەڵێ ئامادەم وتم زۆر باشە ئەمم حاضر کرد دواتر ئافرەتێکەیە بە ناوی حاجی ئاسکا هیوادارم خی گەورە شوای خێری بۆ بنەری ئێستا تەندروستی باش نییە لە شاری سلێمانی شەجێ خەڵکی گەرمیان منتخەی دابێ تقریبا مانگێک من بەدوای ئەم حاجی ئاسکیا گەڕام لە ڕێی عیلاقاتی خۆمەوە لە هەموو برادرانی کە هەمە لە گەرمیان لە دووز لە کفری پەیوەندیم پیانە کرد و داوای ژمارەکەم کرد بەڵام نەمەوێراوڵم بابەتێکی وایە چکە ئێمە ئەزمونێکی تاڵمانەیە لەگەڵ دەربازکردنی تاوانبارەکانە ئێمە نمونەی فڕۆکەوانەکان نمونەی سەدان نمونەی ترمانەیە کە دەرباز بوو و تاوانبار بۆ دەرباز کراوە بەڕاستی من ئەم دۆسێ لێرە بواە لە کوردستان بواە قەنەعەتم پێی نەبوو کە دادگایی کرێت بەداخەوە کە منە ماڵم ئەزمونێکی تاڵمانەیە لەگەڵم بابەتەیە بارحاڵ ئەوەمان کرد توانیمان مامڕزات تەندروستی باش نەبوو ئەو ئافرەتەش تووشی شێرپەنجە بوو نەمانتوانی تاخیرمان کرد عملیەکە دواتر لەم ماوەی پێشووە پەریخان پەیوەندی پێوە کردم وتی شاید حاڵەکان ئامادەێتم بەڵێ ئامادەیە بەخۆش حاڵەوە کاکعەلی و کاگرزگار پەریخان تونبێلێکی نار بە شوێنیانە هەرچیان ئامادە کرد و بەڕێکەوتن بۆ سەماوە ئەوە بوو کە سکاڵەکەیان کرد گەشتنەوە بەغا معلومات دەمن گەشت کە حەجاج دەستگیر کراوە بەڵام ئەوەی نیگەرانیە لای من ئەوەی جێ داخە لای من ئێستا ڕاستە منە میشەم کردووە ڕاستە کارکتەری سەرکی و مە لە میشەیە بەس ئێستا هی کووردە هی کەسکارن فالە هی من نییە بەتەنیا من خاوەنداریتی منە من ئەو شەکەم کرد ئەرکەکەم بە جێگەیاندووە لێسە بە دووە هەموو تاکێک خاوەنیان پرسەیە خاوەنی ئەوەیەشەکەڵێن پێنجمان بوو ئەو نییە ئەو کە ئەو پروپاگەندانە ئەو دوو لە ڕوت ئەو درۆ دەلەسانە ئەو خەبەرە ناڕاستانە کە کۆمەڵەیەک چاوێن بەم سەرکەوتنیە هەڵنایە ئەیانەوێت لەم ئیشە بدەن یانێ لە ئامێتی میشەکەمەوەکەن حتاوان لەکڕۆ خەڵنیا سکاڵان نەکات بەداخەوەم ڕژبینی و ناو مێدێ باڵی بەسەر کورسانە کێشاوە باڵی بەسرم خەڵکیا کێشاوە دەرونی خەڵک ڕووخاوە ئەزانم ئەمە لە چێوە سەری گرتووە لەوە هاتووەکە تا ئێستا لە کوردستانە یەک جاش دادگایی نەکراوە من سەرەتاش وتم حەجاجەکان زۆرن ئەمە یەکەم حەجاجە گەورەی دوایە حەجاجی کەمان هەیە ئەموو ئەو جاش و مستەشار و
تاوانبارانەی کە لە کوردستان هەمووی حەجاجێکە بۆ خۆی ئەگەر جاشێک کچێکی کوردی جوانی نەکرداتە دیاری دەستی خۆی و نەیناردایە بۆ حەجاج لەکوێ دەستی بە کچی کوردەگەیشت لەکوێ تەحەڕوشی بە ناموسی کوردەوە کرد هەمووی خوشکودای کێمە بۆ کەسوکارێمە بووە هەمووی دیاری دەست و جاشەکانە بەداخەوە ئێستا بینم جاشەکان لە پلۆپۆستان لەوەیان میدیا کوردەکانی ڕۆڵی خراپە بینن هەنێکیان لە پێیج ئەکاونتەکان لە میدیاکان ئەچەند ڤیددیوەیەکی و عشەتە دێنن 15 نەفەرن کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیەکەن بۆی خەڵک ساردکەنەوە من ئەڵێم ئەوان یەک عشەتن کە کەسێکیان ئەم تاوانەی کردووە سەدەها عشەتی کورد جینۆسایت کراوە ناسنامەی کورد جینۆسایت کراوە کەلتور و فەرهەنگی کورد جینۆسایت کراوە بۆیە ساردمە بنەوەت کاتان لێکم سکاڵا بکەن قسەی زیاتر سەرەکەین بە ڕوخسەتیەوە گوێ لەو ڤیددیۆ گرین کە هاوکارمان پارێزەری ڕاوێژکار لاانالەن لەگەڵ دوو بەڕێز کە شاید حاڵن لەسەر چۆنێتی سکاڵاکە بۆی بۆ بینەران و بۆ خەڵکی کوردستانیش معلوم بێ بابێکەوە بینەری ئەو ڤیددیۆ بین و درێژە بە بەرنمەکەمانە دەین لە کاتژمێری دووەمیشدا بەردەوامە بین لەگەڵتان چکەم بابەتە زۆرەوە زیاتر هەڵەگرێت کە قسەی لەسەر بکەین و ئێمە ئێوەمان ماندوو کرد ببورن لە خزمەتتان نابین بەیەکەوە چیرۆکانە زیاترە جێڕینەوە بەیەکەوە بینەری و ڤیددیۆ بین. ئازیزانم سڵاوتان لەبێت دوای ئەوەی کە چەندین تاوانبار دژ بە کورد و دژ بە و ناحەقیانەی کە بەرامبەر بە کورد و دژ بە و زوڵم و زۆرداریانی کە بەرامبەر بە کورد کرابوو دەستگیر کران و بە سزای یاسایی خۆیان گەشتن لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان یەکێکی تر لە تۆمەتبارانی شاڵاوی ئەنفال بە ناوی عەجاج دەستگیر کرا ئەو ناوەی کە هەر کەسێک کە بەر شاڵاوی ئەنفال کەوتبێت وەڕزگاری بوو بێ یاخود کە سوکارەکەی ئەنفال بن کاتێک ئەو ناوەی بیر دەکەوێتەوە کۆمەڵێک یادگاری زۆرتاڵ لە مێشکیدا بیر دێتەوە لەبەر ئەوەی کە باس دەکرێت عەجاج یەکێک بووە لەو کەسانی کە بە دڕندەترین شێوە سزای کوردی داوە سزای منداڵ و گەنج و بەتەمەنەکانی داوە ئەو کاتەی کە سەرپەرشتیاری زیندانی نوگرە سەلمان بووە و کوردەکان لەوێ زیندانی کراون کەسێکی زۆر یاخوا بڵێن کەسانێکی زۆر بەدەستی عەجاج بەداخەوە گیانیان لە دەستداوە یان ڕوبەڕووی ئەشکەنجە بوونەتەوە دوا بە دوای هەوڵەکانی خانمی یەکەمی عێراق خات و شاناز برای مەحمەد توانرا عەجاج دەستگیر بکرێ لە ئێستادا عەجاج دەستگیر کراوە و فۆرمێک ڕاگەیاندراوە لەلایەن نووسینگەی خانمی یەکەمی عێراقەوە ئەمە فۆرمی سکاڵایە لە ڕێگەی ئەم فۆرمەوە هەر کەسێک سکاڵای هەیە لەسەر عەجاج سکاڵاکەی خۆی تۆمار دەکا و ئەم فۆرمە پڕ دەکاتەوە دیارە کۆمەڵێک زانیاری لەناو ئەم فۆرمەدا هەیە کە دواتر باسی دەکەین کە ئەم فۆرمەت پڕ کردەوە کە پێی دەوترێت فۆرمی سکاڵا لە ڕێگەی ڕاوێژکارانی یاسایی نووسینگەی خانمی یەکەمی عێراقەوە هەموو ئەم فۆرمانە کۆ دەکرێتەوە دواتر تەسلیم بە دادوەری تایبەتمەند دەکرێت دادوەری لێکۆڵینەوە دوای ئەوەی هەموو ئەم سکاڵایانە وەردەگیرێ دەنێرێتە بەغداد و لەوێ مەرحەلەی دادگاییکردنی عەجاج دەست پێ دەکات بۆیە هەر کەسێک کە عەجاج دەناسێ یاخود کە سوکارەکەی بەدەستی عەجاجەوە لە دەست داوە یاخود ئەنفال و نازانن بێسەر و شوێنن یاخود خۆی ئەشکەنجە دراوە هەر شایەت حاڵێک کە عەجاجی بینیوە لە زیندانەکانی نوگرە سەلمان و شایەتی ئەو ئەشکەنجە و ئازارانەیە دەتوانێت ئەم فۆرمە پڕکاتەوە و هەرچی هەیە لێرەدا تۆماری بکە و ئەم نهێنیانە پارێزراو دەبێ دەگاتە شوێنی تایبەتمەند دەگاتە دادگای لێکۆڵینەوە و لەوێوە کار لەسەر ئەم سکاڵایانە دەکرێت بەڵێ ئێمە دوو میوانمان لەگەڵ دەبێت بەخێر بێن ئێوە هاتوونە تا ئێرە تاکو و فۆرمی سکاڵا پڕ بکەن باشە با لە بەڕێستانەوە دەست پێ بکەم زۆر بەخێر بێن دووبارە ناوی بەڕێستان کاک سلێمان بەڕێستان خۆتان لەوێ بوون بەڵێ خۆم لێ بوون چۆن ئەمە ئەو کابرا هەڵسوکەوتی گەلێ بەرامبەر هەموو سزلەکان خراپ و کابراایەکی زۆر دڕندە بوو کابراایەکی زۆر بڕە ناکەم لە هیچ وڵاتێک وەگە و کابرا زڕندە و بەراز ببێ وەژان خۆمان هەڵستا ینی ئیشی نەبە بێتاقەت وە ئەسوو بە سۆندە دەکەوتە جان ئەو خەڵکە لیێدا لەو خەڵکیدا تعزیبێدا ئەتر هەموو شیشێدا هەتا ڕۆژێکان لەگەڵم پیاوە لەگەڵ جەماعەتێکا وەستا بین هاتن بێ ئەوە یەک و دوو هەردوو هەرسێکمانی دارکاری کرد
ئەموو برایکەم لەگەڵ مابوو داکاری تۆ هەر خۆت بوویت یان کەیتری خانەوە دەکەت لەگەڵ برای دوو برا و خوشکم لەگەڵا و دوو خوشکم لەگەڵا بوو باشە ئەتر ئێمە ئەگەر دانیشتین لێە دایک و باوکمان لێ ئەمری خۆی کرد وەک ئەمری خۆی کرد لەناو زیندانیەکە بەڵێ نێنە سلمانە لەژێر ئەشکەنجەیە بەڵێ وەک ئەمری خۆیان کرد مامەیەکم هەبوو ئێستا نەماوەخوا ئافریکا هەستا گوتی باڕێندە ئاو بێنین بیشوین بە دوو پەقرەجی گەوریاندا پێمان گوتی با بڕۆین بیشوین پیانە شاتن لەگەڵمانە لە جیاتی ئاما بدەنێ ئەو حەجازە سەرسۆندەی دا پێمان گەلێکی لێماندا وتی ئاوچی بڕۆن دارکاری چاکان کرد ئێمە شادینە بۆ شوقەکان هاتینەوە بۆیە ئەتن ئەم کابرا دەستی ناپارێز ئایا مناڵ بواە ئایا گەورە بواە هەچی بە دارکاریەک هەچی با دارکاریەکرد لەبەر ئەوەشەوە لەسەر ئەوەشەوە لەو هەموو برسێتی و بێئاوی و بێنانیە هێشتا ئەم حەجازەش تەعدای لە خەڵکە کرد گەلێکی لێ ئەوەندە دڕەندە بوو یعنی ئەوە بە چاوی خۆتان بە چاو خۆم دیوە دڕندەی ئەو کابرایەتانە بینی لە بەڵێ کابرایەکی لای خۆمان ئێستا خوافریکا کەسی نەما ئەوانی کەش کوڕ و کچی هەموو ئەلفا لە نای فازڵە خەڵکی جەنەمەوەدا بەڵێ بە سۆندا ئەو کوشتی دایکی کابرایەکەشە بوو نای وەحێدا ئەو شەرعانیش بە سۆندا کوشتیەوە هەموو منتیقی خۆمان شایەدە هەموو منتەقەی خۆمان شایەدە سۆندەکەی دابێرە لەگەڵ پشملا خوێن بە لوت و گوێ هاتە خوارێ هەناسەیەکی دا و ڕۆحی دەرچوو باشە ئێوە دڵنیان ئەو کەسی کە دەستگی کرا بە چاوی خۆتان بینیوتانە و ئەجاجە بانگەشەی ئەوەیان دەکرد کە ئەمە ئەجاج نییە بەڵام ئێوە خۆتان بینیوتانە بەڵێ یەکەم ڕۆژ گیرا یەکەم ڕۆژ گیرا من سێرەم گوتمە حەجاجە وتان چۆنەی ناستە گوتمەوە تو سەرچای دیارە باس لەوە دەکەن ئەڵێن ئەگەر لەوێش بوو بێ لە نوگرە سەلمانیش بوو بێ ینی دەسەڵاتی ئەوەندە نەبووە هەر کارمەندێکی بەسیط بووە ئەوەندە دڕەندە نەبووە و بەڵام ئێوە شاید حاڵی ئەوەن کە لە زیندانەکە بوون چیتان خۆمان بە چاو خۆمان دیوانە خەدری لە ماڵ منداڵە کرد لە پیر بووە لە ئەختیار بووە لە هەموویە کرد لە هەر هەموویە کرد ئەمە نەو برێ وەڵا ئەمە گەورەیە ئەمە گچکە هەرچیشی بگرتە دایە کوتە یعنی تاوانبار بتە تاوانبار نەبتە لێدانی هەر هەبوو باش تۆ سکاڵاکی لە ئاجاج بەڵێ ئارە وەڵامەیە ئەوانەی خۆمان چۆن ئێمە دایک و باوکمالیان لەگەڵ سەما ئەمری خواکردە مەژەمەیە ببێنە ئەو شۆنە ڕەمی کرد کابرای چوار دڕەندە بۆچی ببینێ بەیانی بۆی هەیە یەکێ پەنای بدا هینیکە قەڵێکە بۆ قەڵێکی با ڕەمی کردی وایەنە ناسنامەت فەرماش ئەو کاتەی کە هەرێک لە ئێوە دەتانەوێت سکاڵا لە تۆمەتبار ئەجاج بکەن وەک باسمان کرد لە ڕێگەی ئەو فۆرمەوە دەچنە نزیکترین ئەو تیمەی کە لە شارەکەی خۆتانە لە سلێمانی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە لە کەلار بەڕێبەراتی گشتی شەهیدانی گەرمیان لە چەمچەماڵ مۆنۆمنتی ئەنفال بەڵێ لەوێ هلیژنەکان تیمەکان دادەنیشن و ئەم فۆرمەیان لە بەردەستدایە و تکایە کە دەچن بۆ سکاڵا بە ناسنامەیەکی فەرمی خۆتانتان پێبێ کاتێک دەچنە ئەوێ ئەم فۆرمەتان بۆ پڕ دەکرێتەوە بە نمونە ناوی چواری ئەو کەسەی تیا بۆ نمونە ناوی چواری بەڕێستان سلێمان غەفور ئەحمەد لێرەیە ناوی کاک سلێمان دەنووسرێت سلێمان غەفور ئەحمەد ساڵ و شوێنی لەدایک بوون و ئەوانە دواتر کاک سلێمان بە تەمەنەکە و کەشف نەکەی دواتر ئەوانە پڕ دەکەینەوە ئەمە کۆمەڵێک زانیاریە لەسەر ئەو کەسەی کە خودی خۆی سکاڵاکە دەکات ئایا هیچ ئەندامێکی خێزانەکەت لەگەڵا بووە لە زیندان؟ بەڵێ ئەمە ئەو کاتێک کە ناوی ئەندامانی خێزانەکە چەند کەسی لەگەڵ بوو بێ کاک سلێمان باست لەوە کرد کە دوو خوشک و دووبرا دواتر ناوی ئەندامانی خێزانەکەت لێرەدا لەم فۆرمەدا دەنووسرێت چەند کەس لە ئەندامانی خێزانەکەت ڕزگاریان بۆ لە نوگرە سەلمان؟ دوو خوشکم لەگە سێ برامە بە خۆمەوە دوو خوشک و سێ برات بەخۆتەوە تەمان ئەمە تایبەتە بەو کەسانەی کە لە زیندانی نوگرە سەلمان ڕزگاریان بووە و ناوی ئەو ئەندامی خێزانە دەنووسرێت کە لەوێ ڕزگاریان بووە خاڵی دوای ئەوە ئایا خۆت بەدەستی ئەجاج ئەشکەنجە دراویت؟ بەڵێ لێرەدا نیشانەی بەڵێکە سەح لێ دەدەی جۆری ئەشکەنجەکە چی بووە لێرەدا کاتێک ئەشکەنجەدانەکە بەڵەیە واتە تۆ بەدەستی ئەجاج ئەشکەنجە دراوی دەبێت جۆری ئەو ئەشکەنجەیە بنووسی لە سکاڵاکە کە بەرامبەر یعنی لە بەرامبەر ئەو ئەشکەنجە دراوی جۆری ئەشکەنجەکەی تۆ چی بوو؟ ئێمە ئەوها ڕۆشتین بە لە ناو حەوشەکەیە بوو وستمان بڕێنەوە بۆ شوخەکان
بۆ ناو هۆدە شوخەکان ئیسراحەتکەین مانگمانێکی گوتی وەرن وەڵای ئەمەش چوین گوتمان چیدایە هەربێ ئەوەی گوتمان چتەیە یەکسەر لە بنجۆمانیدا و دامانێ بە سۆندا بە سۆندە بەردەوام شکنجەی بە سۆندا ئەشکردەمانیدا و هەتا دوای لە ئاخریا نیێوای لێ کرد زانانی هیلاک بووین و قوتمان نەما بە دوو شوڕی گوتی بیبەنەوە فرێدنەوە غرفەکەی خۆیانەوە ئەم پیاوانش ئاگادارن باشە ئەمە تایبەتە بە ئەشکەنجەدانی ئەو کەسەی کە سکاڵاکە ئەکا لە خاڵێکی ترە ئەڵێ ئایا هیچ کام لە ئەندامانی خێزانەکەت بەدەستی عەجاج ئەشکەنجە دراون ئەمەیان تایبەتە بە ئەندامانی خێزانەکەت ئەگەر طبعاً بەڵێ خێزانەکەشت بە هەمان شێوە ئەشکەنجە دراون لیان دراوە لە دوای ئەوە ئەمری خۆیان کردو ناوسکەی بۆ خێن دایک و باوکت باوکم لیاندا بوو دوای ناوسکی بۆ خێن دوای دەخێت سێ چوار ڕۆژە پێچووە فاتی خوا لێ خۆش بێ ئەمە یەکێکی ترە لە پرسیارەکان کە ئەڵێ هیچ کەسێک لە ئەندامانی خێزانەکەت شەهید کراوە بەڵێ دوان دایک و باوکم شەهید بەڵێ ئەو کاتە ناو زانیاری وێنەی ئەندامانی خێزانەکەت کە شەهید بوون ئەمەش بەشێکی ترە کە تۆ ئەم فۆرمە پڕ دەکەیتەوە زانیاری تەواو لەسەر ئەو کەسانت کە لە نوگرە سەلمان شەهید بوون لەم بەشەدا دەیخەیتە ڕوو ئایا جگە لە ئەندامانی خێزانەکەت هیچ کەسێکی ترت بینیوە کە بەدەستی عەجاج ئەشکەنجە یاخود شەهید کرابێ بە چاوی خۆت خۆمدیمە لە ئەو فازڵە لیدا مرد ئەو ژنەی لا ئێمەش هەردووچیان مرد ئەتناسین بەڵێ خەڵکی جەلەمۆر بەڵێ خەڵکی جەلەمۆر بوون کەواتە لێرەیە سەح لە بەڵێ دەدەی کە بە چاوی خۆت بینیوتە بەڵێ کتابی نەگرە سەلمانم وا پێە ئەو کتابی ئەو کاتی بەربووینە دایان پێمان خۆش کتابەکە و بەڵگەکانێتی ئەمە هی قەراری مەجلیسی قیادەی سەورەی ئەو کاتە کە لە زیندانی نوگرە سەلمانەوە ناوی عیلەکەی لەسەرە نێرگز گەلاوێش خدر سلێمان ئەمانە هەموو ئەو خێزانی چۆن ئازاد کراون بە نووسراوی فەرمی نووسراویان بۆ کراوە کە لە زیندانی نوگرە سەلمانەوە ئازاد کراون بڵێ ئەمەش یەکێکی ترە لەو بەڵگانەی بەڕێستان دەتوانن بیخەنە ڕوو نووسراوێکی فەرمیە کە دەتوانی سوودی لێ وەربگریت بۆ ئەوەی بڵێ ئەمە نووسراوی فەرمیە و مۆری ئەو کاتی پێوەیە و بە پێی قەراری مەجلیسی قیادەی سەورە کەواتە تۆ دەتوانی ئەمە ژۆک و بەڵگەیەک بەکاربهێنیت کە تۆ لە زیندانی نوگرە سەلمان بوویت و ئەشکەنجە دراوی کەس و کارت شەهید بوون باشە ئەمە ئەو زانیاریانەیە کە لەسەر ئەوەی کە بە چاوی خۆت کەسێک بینیوە لەوێ باشە چۆن زانیت یەکێکی تر لەو خاڵانەی کە لە فۆرمی سکاڵاکەیە هەیە دەڵێت چۆن زانیت ئەم کەسە عەجاجە یعنی تۆ زیندانی کرای کە چوویتە ئەوێ ئەوانی دەوروبەر پیانوتی کە ئەم کەسە زۆر دڕندەیە یان چۆنت زانی ئەمە عەجاجە ئێمە بیدایەتی چوین ئێمە 21 شەو لە تۆبزاوا بووین دوای 21 شەوەکە نەخڵکردین بۆ نەگرە سەلمان چوینە ئەیە تەقریب بۆ بەیانەکەی ئەنجا خەڵکە گوتیان ئەوە حەجاجە و ئەوها زەلەندەی و دڕندەی و بۆ هەمووی باسییانە خەڵکی ئەیە هەمووی تۆقی بوو لێ ئەجا تەنچێکی دانابوو تەنچیەک ئاو بۆ خەڵکەکە خەڵکی گەلێ زۆر بوو 4,500 نفوس بوو کاک بۆ دوو تەنچی ئاو ئەتر ئەو لەبەرە بۆ قاپیان لێ کردەوە هەبوو سەرێشکە هەبوو خۆڵێشکە ئەتر ئەو حەجاجەش ئەیدنی ئەو هۆسێ بوو بە سۆندا کەوتن ئەو عالەمەوە ئەتر ئەو دەستی کەوتاتی یاڵەکە قەت گوێت لێ بۆ خۆت کە بانیەکەن ناویان هێنابێ شوتەکان بانگانەکە بەڵێ هەتا شوتەکان بانگانە کرد دەگو حەجاز هەتا ئێمە ئەو گەورە حەجاز شتێنەکە ئەمرێنەدا ئێمە ناتوانین لە خۆمانەوە شتان بۆ ینی گوێبیستی ناوەکەشی بوون ناتوانین باشە ئەمەی خاڵێکی تریش بەسەرهاتت لە گرتوخانەی نوگرە سەلمان یان زانیارێکی تر ئەوە ئەوانەی کە بینیوتانە لەوێ بەسەرتان هاتووە مەسەلەن ئەو ئەشکەنجەدانانەی کە هی خەڵکی تر بۆ ئێوە بینیوتانە هەر بەسەرهاتێک کە لە زیندانی نوگرە سەلمان هەبێت دەتوانن لە خاڵێکی تری فۆرمەکەیە پڕی بکەنەوە باشە خاڵی کۆتا چ سکاڵایەکەت هەیە لە دژی عەجاج دسکاڵەکەمە سکاڵامان هەیە چ سکاڵایەکەت هەیە ئێمە هەمانەیە دسکاڵی لێ سەرەکەین و ئیدام بکرێت لەو شوۆنە ببیتەوە چۆن ئەو خەڵکی ئەشکەنجە زاوە و ئازابی داوە و بە هیلاکی داوە بیبەنە ئەو نوگرە سەلمان ڕەمیکەن و بکەنە بڕخۆڵەوە ئەو کاتە ئیتر تۆ ئەتە دڵمان داکەن وجدانت وجدانمان ئادارە بێ و ئێمەش سەبوریمان بەدڵادێ ئێمە چەند ساڵە چاوەڕێی برا و دایک و برا ئەوە ناکەین بڵێن بێتەوە مادا ئەو بە سۆندە کوشتێتی ئێمەش ئامادەین سکاڵ لە سەری دەکەین و ئیدامیکەن دەستخۆش زۆر سوپاس دەستخۆش سەلامن بەخێر بێ زۆر سپاس سۆران کاک سۆران زۆر بەخێر بێ بەڕێزیشتان
لە زیندانی نوگرە سەلمان چۆن دەستگیر کران کێت لەگەڵا بوو لەوێ ئەندامانی خێزانەکە بۆمان باسکە زۆر سپاس بۆم دەرفەتە زۆر سپاس بۆ کورسات دیارە ئێمە لە دیەکەی خۆمامی گوندی کۆزەبەرە لە سنووری ناحی ئاغزلەر نزیک گۆبتەپە ئەو بۆ ئێوارەکەی ڕۆژی سێمان چیمایی لە گوندی گۆبتەپەدا ئیتر خەڵکەکە بڵاوی کرد و ئیتر خەڵک سەری لێشەوە ئێمەش هاتین بەرەو وەردگا زۆرملەکانی تەچیە لە نزیک ڕێگای سەرەکی گەورەدێ هەیە لەسەر جادەقیرەکە دەستگیر کراین ئەو بوو ئێمەیان کە دەستگیر کراین تقریبا ساعت 5 بەیانی بوو ئێمەیان گواستەوە بۆ قەڵای سووسە نزیکەی 400 کەسێک دەبووین بردینە قەڵای سووسە لە قەڵای سووسە دوای ڕەوانی ئەمنی سلێمانیان کردین لە ئەمنی سلێمانی توش و ئێمانێشتەوە لێرە لە ئەمنی سلێمانی ژن مناڵەکانیان جیا کردەوە بۆ ڕۆژی سێم ئێمەیان بە کەلەپچەکرایی دەستیان بەسین و بردین بۆ تۆپزاوە لەگەڵ خزم و کەسوکارەکەماندا لە تۆپزاوە ئێمە گەیشتنەوە نیوەڕۆ بوو ئیتر لە ساحەیەکی گەرمەدایان نین جیان کردەوە ژن و مناڵەکانیان جیا کردەوە من دەستم بە دەستی باوکم بوو دیارە باوکم تەمەنی و کاتە زۆر نەبوو تەمەنی 43 ساڵێک بوو منیش خۆم تەمەن و 13 ساڵ بوو دەستم بە دەستی باوکمە بوو ئینزیباتێک دەستی منی لێ کردەوە کریمە ناو قاعەیەکەوە بەتەنیا لەگەڵ ژن و مناڵەکانی ترە ئیتر بۆ بەیانەکەی مشاعی ئەسکەریانێنا ئەو گەنجانی کە جیان کردبووە هەر هەموو دوو دەستیان کە لە بچە کردن پێکەوە و بردیان مشاکان بردیانە ڕۆیشتن ئێتر دوای ئەوانە کە مشاکان من لەگەڵ خزم و ناسیارەکانە لە قاعەکەیە کە جیا کرابوون ژن و مناڵەکان ئیتر ئێمەیان کە دوای ساعات یەک ساعت نیە مشاکان گەڕانەوە ئێمەیان سوار کرد ئێمەیان سوار کرد هەموو مشاعەیەک دوو عسکەریتیا بوو لەگەڵ ساری عسکەری بەدوا و ساریش لە پێشەوە گواستیانە تانخینە ئاوەوە ئیتر هەموو مشایەک دەوری هەهتا کەسیتیا بوو ژن و مناڵ و اختیار و گەنجەکانیان جیا کرد بۆ لە تۆپزاوە ئیتر ئێمەیان برد شەو گەشتینە نزیک بەغدا لە بەغ ئێمەیان برە بەردەم دایری ئەمن دوای لێو ئێمەیان ڕاگرت بۆ ماوەی تقریبا نوی ساعتێک دوای بەڕێکەوتنەوە ڕۆشتین ئێمەیان برد بۆ سەماوە لە سەماوە تقریبا چوونە بەردەم دایری ئەمن ساعت 2 شەو بۆنەوە درەنگتریش ئەتر ئێمەیان برد کوتی ئەمە جێگەیان لێرە نابێتەوە ڕوانیا کردین بۆ نوگرە سەلمان ساعت 3 شەو بۆ گەیشتنە نوگرە سەلمان ئێمە لە حوشکەیەدانا ئەوە وەریانگەتی لە سەرەکەن دامزانوتیان تا بەیانی مدیری سزنەکە نەیات ئێمە کەس ناکەینە ژوورەوە بۆ قاعەکان ئەوە بەیانی کابراایەکی گەنجێکی هات چوارشانەیە بوو باڵا بەرز تیان مدیری سزنەکە لازم عجاجیان ئەم عجاجە بهات ئەتر ئەوە بوو قاعەیەکی گەرم هەبوو لەسەرەوە هیچی تیانە بوو نەکارەبە نەیشتێک بەس قاعەیەکی گەورە بوو ئێمەیان بردە و قاعەوە نزیکەی 400 کەسێک بووین باشە ئەشکەنجەدانەکان لەکوێوە دەستی پێ کرد تۆ خۆت هیچ ئەشکەنجەیەک بەدەستی بەڵێ تەمان عجاج بڕوان ناکەم لەسەر ئەرزی خۆیان دڕندەیەک و زاڵمێک وەکو عجاج دروست کرابێ لەو زیاتر چکە ئەمە کە بیستوتیان بە چای خۆم ئەشکەنجەی دەیانجار لەبەر ئەوەی نە بەزەی بە اختیارە ئاهات نەزەی بەزەی بە منداڵە ئاهات نە بەزەی بە ئافرەتە ئاهات هەن هیچ زەمیرێک و وجدانێک نەبوو لە قەلبی ئەو کەسەدا ئیتر ڕۆژانە برسێتی و ئەشکەنجەکان بەڵێ بە چای خۆمان دەیانجار تەنانەت ڕۆژێکان لە حوشەکەی سزنەکەیە یاریمانەکە نۆ ڕسکێنمان کە شتێکی تر نەبوو هات گرتمانی برمانی بە یەکێک لەوانە ئەم پیاوە بوو لەگە براکەشی برمانی پێش بیناکە مەحاجەرە بوو بە ئاسن کرابوو بە شیش برمانی دەستمانی کەلەپچە کرد لە پشتە ئەوها بەقەت ئاسنەکەەوە تا ئێوارە لەسەرەوەی کە یاریتان تا ئێساش جێ کەلەپچەکە کە دەستمی بیردار کرد ئەم پیاوەزانە خێناتە خوارەوە بەدەستمەوە دیارە هەردوو دەستم ئەوەیەکە لەو بەسەرهاتانێک لە فۆرمی سکاڵاکەیە ئەتوانی باسی بەڕێزیشتان سکاڵاتان هەیە لەسەر ئەجاج ناسنامەکەتمان بەرێ کاک ئەم کابراکی یعنی چتی وە لە هیچ وڵاتێکەوە گەم کابرا دڕندە و زەلەندە نەبووە وام نەدیوە لە ژیان دەیان ئەشکەنجەی تر ینی جاری وا بۆ شەو لە ئەمانی کردە قاعەکەوەی گوتی ئەڵە نۆم ئەتر ئەبێت لەسەر دەم خۆتدا بە عەرزە بخەوتیدا ئەتر جوولەکردن نەبوو کاک سۆران بەڕێزی شتانێکێکن لەو کەسانەی کە سکاڵاتانە بێت سۆران عەبدوڵڵا لەسەر ئەجاج بەڵێ دەتوانن سکاڵای خۆتان لە ڕێگەی تیمەکانەوە بگەێنن ئێمە فۆرمی سکاڵاتان دواتر بە تەواوەتی بۆ پڕ دەکەینەوە ناوی چواری خۆتان چەند کەستان ڕزگاری بوو لە نوگرە سەلمان وەڵام لەگەڵ باوکمە ژیان باوکمان ڕزگاری نەبوو باوکم لەگەڵ هەنێ خزمەکانمانە بەڵام خۆم ڕزگارم بوو باوکت ڕزگاری نەبوو واتە تۆ لە نوگرە سەلمان شەهیدت هەیە باوکم لە تۆپزاوە جیاکردنەوە ئەوان باوکم نەهات لە تۆپزاوە لەگەڵ گەنجەکانە جیاکردنەوە ئیتر ئەوانمان نەبینەوە ئێمەیان بر بۆ نوگرە سەلمان باشە سکاڵاتان هەیە بەڵێمان بۆ سکاڵای خۆتان دەکەن چاوەڕێی چی دەکەن دەتوانێت
بە چ سزایەک وڵی چاوەڕین سزایەکی عادیلانەی بەسەر بزە ئەوی سزای ئەو یعنی ئەگەر لە سێدارەدایش بێشتا کەمە بوو ئەو لەبەرەوەی دەیان کەسی بە شێوازێک ڕۆژ جێشاوە کە نمونەی نەبووە دەستخۆش ئەمە هەوێکت ئێمە پێشتر بینیمان ئەو کەسانەی کە تاوانیان بەرامبەر بە کورد کرد بوو تاوانبارانی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجا بەشێکیان بە سزای یاسایی خۆیان گەشتن هەر لە دانیشتەکانی دادگاییکردنی سەدام حسێنیش بینیمان چەند جارێک ناوێم ئەجاجە هێنرا بەڵام ئەو کات ئەو خۆی لێبێبەری کرد وتی نایناسم بۆیە ئەم ناوە بەردەوام هێنراوە لەبەرەوەی یەکێک بووە لەو دڕندانەی کە بە خراپترین شێوە کوردی ئەشکەنجە داوە دوای 37 ساڵ لەگەڵ ئەوەی کە کاتێکی زۆر و ماوەیەکی زۆر تێپەڕی کردووە بەڵام ئێمە هەمیشە دەڵێن تاوانباران هیچ کات لە دەستی یاسا دەربازیان نابێت دوای 37 ساڵ بە هەوڵەکانی خانمی یەکەمی عێراق خات و شاناس برای مەحمەد توانرا عەجاج دەستگیر بکرێ و ئێستا خاوەنی ئەنفال خاوەنی شەهیدان ئەو کەسانی کە خۆیان لەلایەن عەجاجەوە ئەشکەنجە دراون وەک باسمان کرد لە ڕێی فۆرمی سکاڵاوە دەتوانن سکاڵاکانی خۆیان بنووسن و هەر شتێک هەر تێبینیەک هەر بەسەرهاتێک هەر شتێک کە لەناو زیندان بەدەستی عەجاج بەسەریان هاتووە لەم فۆرمەدا دەینووسن دواتر لە ڕێگەی تیمەکانەوە ئەم فۆرمانە دەدرێتە دادوەری لێکۆڵینەوە و دواتر ڕەوانەی بەغدا دەکرێت لەوێ عەجاج دادگایی دەکرێت بە هیوای ئەوەی کە مستحقی ئەو سزایە بێت شایانی ئەو سزایە بێت کە بۆی دادەنرێ شایانی ئەو سزایە بێت کە خەڵک هەموو ئەو خەڵکانی کە لەوێ ئەشکەنجە دراون چاوەڕێی ئەوەن بزانن عەجاج چۆن با سزای یاسایی خۆی دەگا هەمووان لە چاوەڕوانی ئەوەی دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست داوای لێبوردن لە ئێوە شەکەین بەڕاستیمە بەبستمان بوو لەو ڤیددیۆی هاوکارمان کە لە ستۆدیۆ ئەنجامی دابوو ڕوونی بکەینەوە کە چۆن لە ڕێگەی ئەو داوتۆمارکردنە دوزار ئەبێ بە سکاڵایەک و تیمی پارێزەران کاری لەسەرەکە لە کات خۆیدا کا قاسم تۆشمەمان دوو کرد بەڵام لەگەڵمان مێنەرەوە چنە لای مام ڕەزا کاک عەلیەگەر مایکەکە بدەی بە مایکەکە لەوێ ماوە باشە باش ئێستا مایکەکە گاتە دەستی مام ڕەزا تۆ لە نوگرە سەلمان بووی بۆمان باسکەوە چۆن زانی کە عەجاج دەستگیر کراوە مایکەکە نزیکە کاک سۆران ئەو کاریکە بەڵێ وەڵا مامۆستا ئەزانی چییە بەڵێ سەرا و ڕێزم هەیە بۆ ئەم هەمووی خوشک و برا و پیا و مامۆستایە هەکەر ئەلێرەیە خۆ من ئەمڕۆ لە سعات هەشتەوە لە خزمەت ئێوە و کاکابیلا بووم ئەلێرە هەرچی قسە هەیە کردوم هەرچی لە بەیانی لەوێ بووی لێرە بووی بەڵێ ئەمان من مەحکی زەم و مەحکی حەجاج چاچێ ناسم چاک ئەزانم ئەو هیچ خراپەیەک هەکە لەو نیگرە سەلمانە کراوە بە گاری ئەو بە پەنجە و ئیشارێ ئەو نەبێ یەک کەسی کە نەیتوانیەوە قسەکە ڕئیس بوو قاید بوو یەکێ بۆ وەک عەلی حەسەن مەجید ئەو کابرایە نازام خزمێتی چێتی ئەو کابرایە من کوێی برێم چی بە حەقی قورعان لێمی داوە خۆم و براکەم ئاشمان کردووە تایە لاسیقمان بڕیوە لە بە پارە کردومان دەستە بن منجەری ئەمەندەمان پێ بوون جامەنجەر وا هەبوو ساوەری پێوە بوو تێکرد مهین وا هەبوو قلێ برنجی تێکرد هین وا هەبوو هەر هەندێک سەرکە پیاز و ئاوی تێکرد بۆ خۆی ئەڕۆی تەمەشای مەندەڵەکە دەرقاپەکەی هەرەدایەوە و ئەو هایەکرد قەت پێوا کرد بەسەری ئاگردانەکە و دەگەڕایەوە ئەوەندە دڕندە بوو ئەمەندە دڕندەیەکی وا بوو سوێندت بۆ خۆم هەشتا سەدام بەڕەحم پێبوو لەو کابرایە من ئەوام دیوە ئەو کابرایە لە دوای ئەوە هەکە دەهات جەنازە بۆ خۆم بەم دەسانەی خۆم بە کەچەبێرێکەوە لەو قاپێی هەکە ئەم جەماعەتە گەلێکی دیوێتی قاپێک بۆ چەمەکە ئەچوو ئەلەوێنە مەیتەکانمان من تۆزێ بە قەوەتر و بەخۆوەتر بووم ئەو محەلە جاهێڵتر بووم
زگم بە مەیتەکانە سوتا هەتاکوونە بینێک بەتانێ کۆنە و ئەمانەمان تێوە ئاراند و ئاوماو نەبوو ئەمان برد کۆتێکمان بۆ هەرە قەندبانی قوم بوو بنی شاغ بوو هەر ئەمەندە هەتا ئەژنۆمان دەهات و دامانە پۆشی قووەکەمانە دایەوە بەسەرا ساکە بە دوامانەوە لەگەڵ ئەو لەگەڵ ئەو سەگا دەها لەگەڵمانە ئێمە ئێرە لای ئینەکە ناڕۆشین ساکە بە پێکۆڵان هەرێدایەوە و بەرە بووە لەسەرکی وە پیاە هات هەتا قاچقولی دەڕنیەوە و گۆشتەکەی خوارد و کەلاکەکە لێ بجێمە من ئەوەم لەو پیاوە دیوە چۆن زانی عەجاج دەستگیر کراوە مام ڕەزا چۆن زانی حەجاج دەستگیر کراوە وەڵڵاهی حەجاج من نەمزانین وە دەستگیر کراوە هەتاکوونە کاقاسم و ئەمان هاتن شەوێک گوتیان وەرە دەرەوە تۆزی عیشمان پێدا گوتم فەرموو لەگەڵ ماڵ و منداڵەکەمانە گوتیان ئەوە حەز ناکەین بزانن هەر تو وەرە لەگەڵمانە منە سیارەیەکیان پێ بوو سوار سیارەکە بووین لە بناو ئەم شاریە 2 مانگ لە پێش ئەسرای بەمەزەندە نەم نازان تقریبا 2 مانگەکە بەناو ئەو شار و شاری ئایا ڕۆشتین گوتیان ئەزانی بۆچی بانگمان کردووی گوتم نەوەڵڵە گوتی حەجاجە ناسی بیدینەوە دەیناسی ئەگەر بگرین شایەدی بۆ لێدەی گوتم ئەگەر بیدینم دەیناسم ئەگەر بۆ شایەدی بانگم کەن چی بەسەرم هێناوە هەموویم لە فکرە و دەیلێم بەڵام حیسابی ئەو تەواو نابێ هەچەندێک دەشەوی کە بەیانی کێ هەر تەواو نابێ ئێمە پیر و پەککەوتە بۆچین و هەندەمان ڕەزیلی دیوە 10-12 ژن و پیا و ئەختیا لە هۆدەیە کابووین ئەوەندەی لێمان داوە ئەمەندەمان برسی بووە ئەمەندەمان تونی بووە ئەمەندە نەمانەوێرا سەرکەوینە بینە خوارەوە لە تەڕاویە لە ئاوێ بگەڕێن ئەم کابرایە خەریکی دارکارستوەندەیەکی بەدەستەوە بوو باڕێ درێژ بکردوێ باششانیوە هەتا کابرایەک لە سەماوەوە ئاوی هێنا بەندی بەشەر نەیوێرا تخون ئەو ئاوە بکەوێ ئەکە ئاوی لێ بخواتەوە لە سەماوە ئاوەکە ڕسمیات بوو لە دوای ئەوە لۆریە پیکابێ شەکر هات پیکابێک شەکر هات دارماری فەردە شەکر بوو گوتی مەحافزەکەی سەماوە ئەم شەکرەی ناردووە بۆ ئەم سجنانە لێیان تەوزیعکە هەتا خەلاسە بێ لیان تەوزیعکە شەکرەکەی داگرت بە عەمەلە گواستیەوە هۆلەیە خانم و قورفێکی لێدا بەربەر چا خۆمانەوە ئەو شەکرەی نەدا پێمان بۆ ئەوەی هەکە سوێن لێ نەکەوێ کولی نەفرێک گەڕاستێک وەک بەخوا ئەوەندە زل نابوو لەوەگە لەوانە گشتکە لەتر بوو پەنجەیەکی بەسەرا هێنا و دەیگوت چەند کەسن ئەمانە گوت 10 کەسوا لەم قاعەیان دەگوت 10 کوب پێون یەکی کوپێک 10 کوپێدا پێمان و فەردە شەکرەکەیان دەدایەوە ئەو 10 کوپەمانەدا بەشانمان بەڵێ مام ڕەزای سە داواکاری چییە بۆ هەموو ئەوانەی عەجاجن زوڵمیان لەگەلی کورد کردووە خەڵک چی بکە خەڵکی چی بکە وەڵڵاهی خەڵک دەزانی چۆنە هەتا من کوردم من کوردم وەکو بەڕی ئەم کوردە نیم وەڵڵا وەبیللا وەتەڵڵاهی بە ئاشکرا لە دایرە ئاشکرام نەکردووە لە هیچ شوێنی ئاشکرام نەکردووە ئەمان لە ناو خۆمانە لە ناو ئەنفالەکانە لەو شوێنەی هەکەروە معاشی لێوەرەگرین گوتومە کورە من چوومەتە سەر ئەو گۆڕە بە کۆمەرانە با حکومەتی داقەمان نەکار هەردوو حیزب ژنەیکا شۆڕش ژنەیکا لە ناو ئەم عارەبەیە با هەر ئەو معاشەی دەماندنێ ئەوەندە تەبابین گردەوە بین دوو مشعی بۆ بگرین بچی بێشق فلوسکە و بینێ و ئەم ڕاتە ئێرە دایگرین کەس مەقسەمی ناکرد مەبەستە ڕووفاتەکانە مەقسەدم ڕووفاتەکان مەقسەدم ئەوەیە من کوردم لەگەر کووردا بە هیچی شتێک ئەوەی هەکە بە فکرم بێ و بێتەوە فکرم شەو لە نیوە شەوە دێتەوە فکرم هەکە چەند سۆندیان لێمان داوە هەکە چەند غەدیان لێمان کردووە هەمووشی باعیزی ئەو سەدامە بوو لەوە دوا بڕێ کچی سوور و سپیتیا بوو 10-15 کەسێک نازانم بە حیساب چەند بوو پۆدەیەک لەولاوە بوو لە ڕۆژاوا بەدواوە
ئەو ئەمن و ئەو حەجاجە هەریانە بژار دییان کردە ئەو خۆدی لە شەمام ڕزا مەگەخوا خۆش بێ ئینشاڵا قەت ئەو تاوانانە دووبارە نابن ئەو دادێک کاک سۆران نابێتەوە ئینشاڵڵا ئینشاڵڵا قساکە بەڵێ بە کورتی بێت چکە لە ڤیددیۆکە بوو زۆر سپاس بۆ خانمیەکەم عێراق و سپاسی ئەو بەڕێز ئەکەین کاڵساون بەم کارە و بە تۆمارکردنی سکاڵا لە سەماوە لەسەر عجاز دیارە عجاز هەچەنێ بڵیت و باز کرێت ناگاتە کۆتایی لەبەرەوەی ئێمە کە براینە نورە سەلمان شەو بوو ئیتر ڕایان گرتین لە حوشەکەیە هێشتیانەوتیان تا مدیری سزنەکە دێت بەیانی مدیری سزنەکەات کەسێک بوو قاتێکی زەیتونی لەبەرا بوو وتی ئەمە ئەم شوێنایەنن تیان بەڵێ ئێترەوە بقاعەیەکە بوو لە سەر ئێمان بردە و قاعەوە ئەتر ئەمە نایچێ پێش ئێمە خەڵکی گەرمیانی لێ بوو وتیان ئەمە ملازم عجاجە مدیری ئەم سزنەیە هەمووی لەژێر سوڵتەی ئەوایە ئەتر کە گەیشتینە بەڕاستی ژیانێکی ناخۆش برسێتی و تونێتی و نەخۆشی بڵاو ببەوە تەنانەت ئەو دڕندەی دیکتاتورێتی عێراق لەوەیە بوو فەرقی کەسی ناکرد شتێکیم لە بیرە کەسێکە بوو خاوەن پێداویستی تایبەت بوو خەڵکی سەرگەڵوو بوو حەمە جوجیان پێوت تەنانەت کە ئینسان خاوەن پێداویستی تایبەت شتێکی لێ ناگیرە هیچ ڕۆژێک جلەکانی لەبەر خۆیان ئەهێشتە هەمووی ئەدران نە بە زەییان بە ژن هاتەوە نە بە منداڵ ئاهاتەوە نە بە اختیار ئاهاتەوە ئەتر ئەوەی توانیان کردیان بەرامبەر ئەو خەڵکە لێ بووین زیاتر لە 5,000 سزنی لێ بوو ڕۆژانە تەنکەرێک ئاوە هات 4 تەنکی لەناو حوشەکەیە دانرا بوو ئێتر ئەو تەنچیانیان پڕە کرد و دەرگای ئەو 5,000 سزنیان ئەکردەوە بۆ ئاو چەندێک ئاومان دەزەکەوت ئەوەنی ئەرشا دەست خۆش کاک سۆران ئەو دادە گیان ناوی بەڕێزت و تۆ لە نوگرە سەلمان بووی بەڵێ پێشەچی بە خێراتتانەکەم سپاس دەکەم دەست ماچەکەم 6 مانگونی و سجن بوومە لەگە ئەو خوشکەمە بەڵێ ئەو کاک خوشی کاک ڕزگاری ئامۆزای کاک بێستونم تاقانیان فالە بەڵێ بەڵێ خۆمە ئەو خوشکەم سجن بووینە دایکمان لەوێ ئەمر خۆی کردبوو خوافیکە باوکم لەوێ بوو مامم لەوێ بوو لە ژیانان نەماوەنەوان بەس خۆمە ئەو خوشکەم ماوین خالێکتان نەکاتەمە چۆن بۆ ئەو کابراکە زانی چۆن بووی تر زۆر دڕندە بوو خەڵک زۆری لێ ترسا لە بیرمە منداڵ بوو من لە کۆری ئەو خوشکەم و دایکما بووم دژداشەیە سپی لەبەرا بوو زۆر لێ ترساین لەگە ئەو کوڕی ئامۆزاما بێستون دەچوینە دەرەوە دەیانگو حەجات چاد ڕامانەکە دەبن چنکی دایکم و مناڵ بووی مناڵ بووین ئێمە زۆری لێ دەستگیر کراوە چاستێکت هەبوو وەڵای کوڕەکەم وتی دایە کاک بێستون کوڕێکی داناوە نازانم چێ وتمانە بێت چێ بێت چێ بێت دوای گوتیان حەجاتە زۆر پێمان بیرت کەوتەوە و ڕۆژ بەڵێ زۆرم بیکەوتەوە زۆرش دەمانەیە بە کەسوکاری ئێمە بی عینەن ئامۆزام ئەنفا لە برام وەکو ئەوان لە ناو بچێ بەڵێ وەکو ئەوان لە ناوچی ئێمە چۆن کەسوکارمان نەگەڕایەوە ئێستاش وا چاوەڕێن کەسمان نەگەڕایەوە بەداخەوە ئەو دادە بە ڕێزە لە نگرە سەلمان نەبوو هەر قسەیەکمان بۆ بکەیت داجە بەخێر بێن مایکت نزیکە کاکەت لێر یارمەتیدا بەڵێ بەخێر بێن سەر چاوم بۆ پایتەختی شەید و ئەنفال بەخێر سەر چاوەکەم بەسەرمانتان کردەوە وڵی من دایکم و غەزدورم و ئامۆژنێکمان لێ بەلیس کوشتیان دایکم دایان لە مێشتی ئەوە کاک ڕەزایە کەوتبوو دێگوچم بەڵێ هاتنە دیارم نەمەیانە ناستیوان گوت و هەوی دەمگو دارە وڵای گوتە جوول لەمە هات ئەیتر دایکم هاتۆ ئێرە ئەمرخوای کرد ئیتر برام و چوار سێ برا دوو براژن و برام و شو برام و باوک منداڵەکان و گشتی ڕاپێچکران هەمووی ئێستاش نەمانی تێ بۆ ئەوی کێستا عجاز دەستگیر کرا و سکاڵا تۆمار بکرێ و لێرەوە دەستپێکێک بێ بۆ هەمووانەی لە جینۆسایدکردنی کووردا ئەگەر کوردیش بن بگەن بە سزای خۆیان واللهی حەزەکەم کە سوکاری بیدەنە دەست کە سوکاری ئەنفال بیبەنە نەگرە سەلامنیان ناوگۆڕە بە کۆمەڵەکان لەوێ هەندی ئازابی دەن بیەنەوە نەگرە سەلمان بیکەنە بن خۆرەوە هەر بە ساغی نەیهێنە کوردستانە و پیستەوە گەلێ پیستە قینا و کوردی نییە لە کوردستانش پیسکە هەر وەک ئامۆژنەکەی من و وەک پیاوەکەی من وان بیکەنە ناوگۆڕە بە کۆمەڵەکانەوە بە ساغی سڕم و گوڕ بکەن ئەو پیسە نەهێنەوە وڵایم 50 نەفرم ئەنفالە لە دێ گوندی جەلەمۆرد بەڵێ دەستی تۆ خۆش بێ چاوت خۆش بێ کاکت لێر تۆ ڕزگار بووی و لە نوگرە سەلمان بووی بەڵێ تەمەنێکی بچووکە بەڵێ چیت بیراوە چ ئەحساسێک تێک چاستێک تێک ئێستا ئەو عجازە لە زیندانەوە بتوانرێ بە سزای یاسایی خۆی بگا و خەڵکی دیکەش
بەو سزا بگەن کە بزانن عاقیبەتی هەر کەسێک کە زۆڵم لە کوردەکە ئەوە عاقیبەتێتی. سەرەتا بە خێراتنی جەنابتانەکەین سپاس بۆ کورسات ڕێز و حرمەتم بۆ میوانە بە ڕێزانە و بۆ ئەو برایانی کە پێکەوە لە نوگرە سەلمان بووین. دیارە کاکزانە سەرەتا مەهاسات دەستی پێکرد هەر ئەوە نییە لە نوگرە سەلمانەوە ئێمە کە ئەنفال کراین لە دەی قەرەتامۆر بەسەر ڕێی سەنگاو لەوێ کۆکراینەوە دوایی بە ئیڤاوانە هاوردمانیانە لیوای چەمچەماڵ پاشەوە لە لیوای چەمچەماڵە چوینە تۆپزاوە ماسال لە تۆپزاوە زیاتر دەستی پێکرد من بە بیرمە دیارە بیری ئەو کاتی هەرزەکاری بیری تیژە نوگرە سەلمان و تۆپزاوشم وەکو ئێستا چۆن جەنابتانە بینم ویان هەر قسەیەکە کرێ بیرمە و لە بەرچاومە ئەم بە ڕێزانیش لەوێ بوونە کاکتایر پێکەوە لە یەک ئۆتۆمبیلی مەقەپات بووینە لە تۆپزاوە بۆ نوگرە سەلمان خەڵک قەرەتامۆرە ئەو پیاوە خەڵکی مەتەقەی قادکەرەمە بەڵێ دیارە من یەکێ بووم لەو مناڵانەی کە لە تۆپزاوە ئەوەی کە جیاکرابێتەوە من یەکێ بووم لەوانی کە جیاکرامەوە لەگەڵ هەموو ئەو مناڵانی لەوێ کە شیرەخۆری تیا بوو لە مانگەوە هەتا گەشتە تەمەنی من و ئەوانی ئەو تەمەنم 11 ساڵ بەڵێ کردمانیانە قاوشێکەوە لە تۆپزاوە هەر هەمومانەوەی مناڵ بوو ئەوەی کە جیاکرابێتەوە سە لە بیرەتی لە من دایکم و خوشکێک و برایەکم بووین ئەنفال کراین ئیتر ماسات لەو دەقەوە دەستی پێ کرد جارە زیاتر بەرامبەر بە گەنجەکانمان بەداخەوە ئەوانی کە ئەو کاتە لە تەمەنی ئێستای ئێمەوەیان گەنجتر و ئەوانە تەنانەت لە پێشاوی خۆم بینیمە بۆ دوو لە ڕووی جەنابتەمە بینەران کە یان برد بۆ سەر ئاویش دوانیان بەس بە یەکەوە دەستیان بە کێبڵیان برد و لەو سەرشە بە کێبڵیان هێنایەوە دیار بۆ ماوەیەکی زۆر ئێمەیان جیا کردو کردمانیانە قاوشێکەوە ئیتر ئەڵێ قسەیەک هەیە ئەڵێ دەنگی گەشتە کەشکەلانی فەلەک مناڵ هەموو ئێزیڕان یعنی ئەوانە درندانە و بێئیژدانانە ئازاری میلەتی کوردیانەدا ئازاری ئێمەیانەداوە لەوێ قەت وێنێ ناکرێ پاش ماوەیەک دیار بوو بەلایەنەوە زۆر نین بوو ئەوە بوو خسمانەوتیان بڕۆنەوە بەلای کەس و کارتان من و خوشکەکەم و براکەم بەتەما بوو جیاکەنەوە لە مان نێرنەوە بۆ دوو بزوەوە دایکم دەستی کرد بە گریان وتی بە ئەمەیانم لەگەڵا بێ من برا بچووک بوو مناڵی بچووکی ماڵەوە بووم بەداخەوە دایک ئەمرخوای کردووە وانە لە تۆپزاوە بەڕێمانیان کرد بە ساریکی مخەپات بۆ نوگرە سەلمان دوو لە ناو سیارەکە مخەپات بوو ئاوێنەکانی لە شێوەی ئاوێنەی فڕۆکەیە کرد کەپز بوو دوو پاسەوان ئەچوتە ناوە دەرگایە بوو کە سەرەکەوتی لە ناو ئەوەشەوە دەرگایەترە بوو شەبەک ئێمە کردە ئەو دیەوە دوو پاسەوان دوو کورسی بەرامبەرێ وەچەکەوە لەگەڵمان نابوون هەتا گیانمانیانە نوگرە سەلمان بەبیر مەکاک زانام پێشەوەی بگەنە نوگرە سەلمان لە سەماوە وەستان بۆیە ئەنێ ئاومان بنێ ئەو ئاوە شۆرە خوای گەورە ئاگدارە بەم چاوانی خۆم بینیم لەسەر ڕێگا خەڵکی ئەو منتیقەیە بۆم چاوانی خۆم بینیم ئافرەت لەسەر جادە بوو ئەوە تایر شاید حاڵە لەگەڵمانەگە بە بیری بێ لەو پەنجەرە کەپسانەوە سیرمانەکە ئافرەت هات بۆ سەر جادا اینجا عارب عادەتێکیەیە کەواکەی وایە هەڵهەڵی لێدا و کەواکەشی ئاوا لێ کرد وەکو دڵخۆش خی گەورە ئاگدارە بۆ هیچ ئینێکی تیان نییە برمانێ لەوێ ئەو ئاوە شوەر دوای برمانێ سەماوە یەکەم وەجبە چوینە نوگرە سەلمان ئێمە بووین سژنی تریتیانە بوو دیار بوو پێشی ئێمە سژنی تری زۆر لێبوو بوو دیار و ژیانی ئەوان زۆر ئاسایی خۆش بوو بەڵام ماسات لە ئێمەوە دەستی پێکرد ئەو عجازت بینیوە ئەو ئەجاجە بەڵێ بێگومان بینیمە پیاوێکی باڵابەرزی مەچەکزل ئەم پیاوە خۆی لەوێ بووە ئەزانێ پیاوێکی زەخمی باڵابەرز زۆر بەهێز و ئەوە بوو ئەوەی کە من بینیم ینی ئەوەی ئەو برایانی کە لەوێ بینیان بەڵێ ینی فەرقی هەیە ئیسەمە کە کەسێک شتێکە گێڕێتەوە فەرقی هەیە وەکەوەی کە کەسێک خۆی لە ناو خۆی بینی بێتی دیارە هیچ ڕژێمی بەعس لە ناوچوو گۆڕ بە گۆڕ دەستی نەپاراست لە هیچ ینی ئەمە نقستانە ئەمە ئەو برایە ئاماژەی پێ کرد والله نابینا ماتیا بوو هەردوو چاوی حافظ بوو نابینا بوو والله شێتی تیا بوو ئەو پیاوە باسیەکە ئەو شێتە لە ناو هینەکەیا بوو ناو حەوشەکەیا بوو لە دەرەوە
ڕوت و قوت بوو بۆ ماوەیەکی زۆر ڕوت و قوت بوو دوای هەڵسان چیان کرد گونیەکیان هێنا ناوڕاست گونیەکە لە بای ملیان کردەوە شانەکانیان بۆ کون کرد کردیانە بەری تەبەن هیچ قسە و شتیشی ناکرد کەسێکی وەک چۆنەڵێ سامد بوو لەو قەعەی ئێمە لە ناو مەڕمەڕەکە نابینای تیا بوو والله ئەوەی لەوێ بوو بێ ئەزانێ سپێ ئەسپێ وەکو شارمێرولە لە خەڵکیدا بۆ ئەو نابینایی لێدا بوو بە شان و باڵمانە هاتە خوارەوە ئەجا باسی ئاوەشوەرەکەیش بکەین بەڵێ ئاوەشوەرەکە بە سەتڵێکی ئەم قڵفدارانە بە پارەی خۆمان پێمانیان کڕی ڕیزیانە کرد لەسەر جادەکەی کە ئاچیتە ناو نورە سەلمانەوە بان چەمەندۆکە گەو پیاوانە ڕۆشتنەوە قاسمەوە نەزانن دوای هەموو دەرگاکانیان گرت تەنکەرێکە تەنکەرێکی پرتەقاڵی بوو باش کابرا خۆی سەتڵەکانی پڕە کرد بۆ ئەوەی دیارە ئیسا هەستەکەم بۆی لە ڕووی ئەمنیەکەەوە بۆی کەسێک خۆی نەدزێتەوە یان لەگە سایق تەنکەرەکە ئینتفاقی بکەیان بڕوە لە ڕووی ئەمنیەوە دەرگاکانی هەموو قفڵە کرد دوای تەنکەرەکە سەتڵەکانی پڕە کرد اینجاکە ئەوە ڕۆی دەرگاکانیان نەکردەوە ئیتر تو سەتڵەکەی خۆت نییە گرنگەوەی دەست بات بە سەتڵێک و بیێنی ئەو ئاوە شۆرە چەندی فریاکەوت باش دەست خۆش کاگلێت ئێستا داواکاری چییە بۆ ئەوەی کە بتواندرێ ئەو تراژدیانە دووبارە نەبێتەوە ئەوانە بە سزای خۆیان بگەن داواکارم لەو بەڕێزانی کە لەوێ سژن بوون و لە نورە سەلمان بوون و کەسوکاری ئەنفالن بێسڵکردنەوە لە شتێک لە چی بترسین یعنی شەرمە بۆ ئەوانی کە نایەن سکاڵا بکەن دژی ئەو مجوری مودە ئەو تاوانبارە من وەکو خۆم ئامادەم سکاڵە لەسەری تۆمار کەم هەر کاتێ من پێویستی بە من بوو ئامادەم لە دادگا لە هەموو شوێنێک سکاڵی لەسەر تۆمار کەم بۆی تاوانی ئەو بە هیچ شێوە پڕ ناکرێتەوە دیارە ڕێز و حرمەتم بۆ ئەو بە ڕێزانی کە هەڵسان بەم کارە زۆر خۆشحاڵ بووم کە بیستم وتیان حەجاج گیراوە دەستگیر کراوە ئینشەڵا بە سزا و تاوانی خۆیگا و هەموو حەجاجەکانش کاک بێستون سەرەتا دەستخۆشیێن بەرنمێتان لێکەم دەستخۆشیم بۆ شانە جێورای محەممەد و پەریخان و کاقاسمش کەم ئیشە هەستاون من وەکو تاقانەیەکیان فالتەمان لەو عیلێ بەس خۆمم دایکم و باوکم و خوشک بران گشتیان فالە خۆم کە ئێمەیان جیا کردەوە پیر و گەنجیان جیا کردو ئێمە لە تەتەڕۆشتین پیر و گەنجیان جیا کردەوە لە بەرامبەر ئێمە من و دایکم بەیەک و من لەگە خوشک براکانمە پیرەکان لە بەرامبەر مامون جیا کرابوونەوە دایکی من وتی ئامۆژن بێستون لەگەڵ خۆت بەرە من هەر ئەم ناڵم پێ بەخاوە نەکرێ من چوون بۆ لای نەنکم کە چووم شورتەیەشان سەری نەرکمی ئەوها بادێک و سەر سپیان مناڵی خۆ نێوشتی مناڵی خۆمە هەرچەند سەری بادا گوتی ئەمە مناڵی خۆ نەوتی مناڵی خۆمە نەنکم قۆڵی منی بەر نەدا من و نەنکم دوو ئامۆژ و چوار ئامۆزام کە ئامۆژنەکانم دایشی ئەم دوو ئافرەتە بوو لەوێ مردن ئەوە چۆن شایەت حاڵن ئێمەیان برد بۆ نگرە سەلمان لەوێ بەرامبەرمان زەلامەکان بوو ئەم بەر ژن و مناڵ بوو یعنی ئەوەی کە من لەوێ بینیومە بە نمونە شورتەکان بۆ خۆیان نانیانە خوارد مەسەلە تۆزێ برنج کە زیادە بوو فیانەدایە بان خۆڵەکە ئێمە لە برسە ئەو برنجەمانە خوارد کە بەقەت برنجەکە و دوو بقە برنجەکەش خۆری گرت بوو یعنی تعزیبی لەوێ هەنڕێمە تا بەیانی باسی بێوجدانی حەجاج بکەیت تەواو نەبێ هەستێکت هەبوو کە دەزانی دەستگیر کرا زۆر پێ خۆشحاڵم هەستم زۆر خۆش بوو لەبەر ئەوەی من ئەزانم و ئەم بەڕێزانە ئەزانن کەوا چی بەسەر ئێمە تۆ لەوێ لە نەگە سەلمان کورتی بەسەراتوە لەوێ تعزیبی حەجاج ژن و مناڵ و ئەختیاری نەئەپرسی هەچی تووشی ئەبوو لێدا کۆمەڵێک ینی کۆمەڵە بینیمان بە تەمانەکان خۆم مناڵ بووم تەمەن 7 ساڵ بۆ ئەو کات ئەو مردووی کە ئەمر کە دەهاتنەوە ئەم دی و سەگەڕەشەکە دەیخوارد وا فێرکرا بوو دەیخوارد هەستم زۆر خۆشە بۆی کەوا ئەبینم ئێستا لە قەفەتی سز نایە و پشت بەخوای گەورە دادایە کرد و ئیدام شەکرێ دەست خۆش دەستان سەرەتا بە خێراتتانەکەم دەستخۆشیتان لێ یەکەم من یەکێکم لەوانەیە کە لە نگرە سەلمان بووم باوکم دایکم خوشکم ئەوە خوشکەکەمە لەوێ دایکم لەوێ عەمر خوای کردووە سەگە ڕەش خواردوێتی خۆم لەبەر دەست خۆم نێشت هەلیان گرتووە بردویانە مردووە خۆم نەڕۆیم لەگەر یا سەگە ڕەش خواردوێتی لە دەرەوە ئەیتر خۆم هاتوومەتەوە ئەوەی بەسەر من هاتووە لە نگرە سەلمان و حەجاج پێمی کردووە ناجێڕدرێتەوە بە جێڕانەوە بەحسیکەم و بجێڕنەوە لێمی داوە ئاوی نەداوە پێم نانی نەداوە پێم هیچی نەداوە پێم بە هیچ خواردنێک دایکم لەوێ سەگە ڕەش خواردوێتی
نەشۆراوە نەکەفن کراوە ئەوە لە وەڕکردنەوە دێ سەدەی مەلای جەناب بەڵێ ئەوە ئێتر خۆم و ئەو خوشکم لەگە باوکم باوکشم لە ژیانانەمەوە باوکشم وفاتی کردووە دایکم هەر لەوێ سەگ خواردوێتی خۆمان خۆم و ئەو دوو خوشکم هاتووینەتەوە لە نگرە سەلمان ئەوەی بە ئێمە کراوە لە تاریقی دنیا نەبووە چتی واوەی حەزاز بە ئێمەی کردووە دەست خۆشداجە قەت ئەوە دووبارە بێت و سەرنج کوردەکە کاک تایر بەڕێستان وەک شاید حاڵێک چیتان بینیوە واتانەوێت چی بکرێ بۆ هەموو ئەو عجاجانەی وەکو کاک قاسمەوان بازیان کرد بەڵێ بەنای خۆی گەورە میرێبان سەرەتا بە خێراتنی بەڕێستان دەکەم بۆ ئەنجامدانی ئەم کۆبوون و ئەم سیمینارە دەستخۆشتان لێ دەکەم سپاس بۆ کاک قاسم و هەموو بەڕێزانی کە هەوڵی ئەم کەیسیاندا دیارە ئێمە زۆر خۆشحاڵین بە دەستگیرکردنی تاوانباری گەورە عەجاج دیارە نەکو ڕزگاربووی شاڵای و ئەنفال لە نوگرە سەلمان کە تەمەنم 10 ساڵ بووە وەکو هەموو بەڕێزانە باسی دڕندەی و عەجاجیان کردووە ڕەنگە من نەمەوێت زیاد لەو بڕۆم بەڵام ئەوەی کە هەرگیز لە بیرم ناچێت ئەوەیە کە برایەکم تەمەنی 2 ساڵ بوو لەگەڵ خۆمانە لە برسا مرد هەموو برازانە ئازانن کە برسێتی لێ بۆ منداڵ چۆن و بڵاوبوونەوەی نەخۆشیەوانە لە باوەشی دایکما شەید بوو تەنها داواکاری دایکە بەوە بوتی کە بردو بەست تەنها مەجالم بدە بە زابوتەکە بۆ عەجاجە خۆم بەدەستی خۆم ناڵەکەم بنێژم بۆی دڵم مرتاح بێ کێبڵێکی لێدا و نەیەڵە دانیشە لە پەنجەرەیەکە بوو لێنا ئەو حاجەیەکە کرابوو لێیان وەرگرت و تەسلیمی سەگ ڕەشەکانیان کرد داواکاری چێ کاک تایر داواکاریم لە هەموو ئەو بەڕێزانە هەیە بە خۆشمەوە ئەجارە کاک دێوتی سڵ نەکەینەوە هەمومان سکاڵات تۆمارکەین لە دژی عەجاج و هەمومان ئامادەیمانەوەمان تیا بێت بۆی ئەم کەیسە چی ئەوانەی کە هاو ئەوازی عەجاجن ئەوانەیش کە تاوانبارن بە کەیسێک لە بینی ئەنفالە لە کەسوکاری ئەنفالە بپرسە ئەگەر جاشێک و مستەشارێک و عەجاجێک بە نسبەتی ئێمەوە جیاوازی نییە لەوەی کە بەرامبەر بە کوڵرابێ بێگومان ئەگەر من کەسێک ببینم تەنها وەکو بە قسەیەک دژایەتی کوردی کرد بە ئەنفالی کردی بێ لای من عەجاجە وەکو خۆم وەکو ڕزگاربووکی شاڵای ئەنفال وەکو عەجاج ئەیبینم دیارە ئەو دڕندە بۆ بڵێ بەڵام ئەوەی کە لێرەیش هەیە ئەوەی کە جاشێکە مستەشارێکە دەستی لە ئەنفالە هەیە لای من وەکو عەجاج بە جیاوازیتیانی زۆر سپاس دادەژان تۆ خێراتنیە میواناناکەم دەستان خۆش بێ مەمنون من خۆم لە نوگرە سەلمان سزن بوومە خۆم و دایکم و باوکم و ئەو برایم مناڵ بوو بەس خۆم ئەزانم کە کارستاتێکمان بەسەر هاتووە خۆم لە ترسان نەمەوێت دەرچمە دەرەوە دایکم دایم ئەمی شاردەوە زابت حەجاجە کەوتە ناو مناڵەکان بڕێکرد لە دایک و باوکمان دایکمی ژەی دەترسم بتبا بەڵێ دوورمەکەوە لێمان ئەمیکرە ژێر بەتانیەکە شەوانە ئاگامان لێ بوو کە دەرەچوو بۆ ژیان ئەو خەڵکە لەو خەڵکەیەدا سزای ئەو خەڵکەیەدا من نەمەوێت قەت دەرچمە دەرەوە مەگەر سوتفەی کراویش دایکم تۆزێ لە دەرگاکە ئەمی هاوردە ژوورەوە چکن دایکم هەر لە تۆبزاواژ منی هاورد زۆر بە ناخۆشی و بە لێدان و ئەونیان لە دایکمدا هەتا منی هاوردە تا ئەوێ هەلێمیانە منیان لە دایک مەستەنی دایکم دووجا داچەمی و پێڵاوی زابتەکەی ماچ کرد وتی بەس بێ لە مناڵانم لەگەڕابێ بەخوا لە دایک مێدایەرە بۆی هەڵە دایت مناڵت نادەمێ ئیتر سوتفەی کرد کەوتینە لای دایکمەوە بەداخۆت ئێوە بەڕێزانەگەر کەسێکتان قسە بکە فەرموکە عادل ئەگەڵستە سەر پێ من وەکو تاقانەیەکی ئەنفال بەڕاستی زۆر پێ خۆشحاڵم کە حەجاج ژیراوە بەس من داواکارم لەو ئەوەی کەوا ئێستا ئەو کەیسێکەوە ئەڵێن ئەبێ خەڵک ناوی تۆمارکە ئەوانەی کەوا لە نوگرە سەلمان بوونە من پێم خۆشە ئەوانەی تاقانەش بوون ئەوانەی لە دەرەوەشن ئەوانەش سکاڵات تۆمارکەن ئەو فۆرمە گەورە بکرێتەوە لەبەر ئەوەی ئێمەش تاقانی ئەنفالین ئەمانەی کە لەوێ مردونە هەر کە سوکاری ئێمەە دایک و باوکی ئێمە لە جیاتی ئەوانەی کەوا لەوێ نەبووینە ئێمەش بتوانین ئەو سکاڵایە تۆمارکەین دەستخۆشی لە کاقاسم لە پەریخان لە نووسیگەی شارازخانەکەم لەمانەی کەوا چوونە سکاڵایان تۆمار کردو داوا لە سەرجەم خەڵکی کوردستانەکەم ئەوەی خۆی بە کورد دەزانێ و خۆی بەوازانێکە کە سوکاری ئەنفالە دڵی ئێمە شاد کاتەوە ئەقوا بچە سکاڵات تۆمارکە دەستخۆشی لە هەموو لایەکەم دەستخۆشی لێوەشەکەم دەستان بەڕێزتر
من سەرەتا بە خێراتتانەکەم پاسەکەم کاک سۆرانجان بەخێر بن بە خێراتیم زەماتاکەم تاوان من خۆم لە نەگرە سەلمان نەبوومە بەڵام لە عملێ ئەنفالەکە بەشدار بووم و لە ئەنفال کراوین ئەو ڕۆژەی کەوا گوندەکەی ئەمان فال کراس پێنجی پێنج ئازاد زەلمۆرگازات بەڵێ لە گوندی زەلمۆر ئێمە فال کراین هێنامان لە گوندەکە دوای شێو لە ماینەوە بەینی بمانە بۆ تەختە ئێمە لە ئیڤڕەما کرد ئەو قسمەتەمان نەبوو کە بگەینە تۆبزا و نەگرە سەلمانوانە بەڵام دیارە کە سوکارەکەمان من باپیرم و ننکم هەر لە نەگرە سەلمان بێزگە لە کە سوکاری زۆر خەڵکی مەتیقەکەم و خەڵکی گوندەکەم و دوو نەفەری گوندەکەی ئێمە کە کاک فازڵ و حاجی فاتم کە سلێمان لە ڤیدۆکە باسیەکە بە سۆندێکی حەزاز لەوێ شەی دەبن و هەریشان کەیکی سۆندێکیان لێدا لێ شەی دەبن و ننکم ڕعنا عزیز کە 3 سال پێشتا وفاتی کرد هەتاکو ئەو کاتی کە وفاتی کرد باسی ئەو سۆندەیە کرد کە چۆن لە کاتی ئاوهێنانە کە چوو بستەڵەکەی ڕاشی شاب ئەوە بێنێ سۆندەکەی لە پشتی دابوو باسی کرد دەگو لە بام سەرمە سۆندەکە کردی تا خوارە ینی سۆندەکەش دەگوست تا سۆندەکە دیارە بەڵام من ئەوە ئەڵێم ئەوەی کەوا دەستی هەبوو لە عملی ئەنفالە هەمویان حەجاجەکەن یعنی بەس ئێمە کۆی نەکەن لە حەجاجەکانە ینی ئەو مستەشارانی ئەو ڕەفی حیزبەکان ئەوانی کە دەستیان هەبوو لە ئەنفال هەموو لە حەجاجەکەن پێویستە هەمیان دادگای بکرێن ئێمە سکاڵا لەوانە تۆمار بکەین بەڕاستی من کە ئێمە خۆمان ئەنفالکرای من باوکم و مام و کەسکارەکەم دوای من دوسێ ڕۆژمانە و لە چەمی بابڕۆژە دوای چوونە گوندی گرت خەبەر لەلایەن گەورە جاشی تیۆرز قاسماغاوە ئەنفالکراوانە دەستگیرکران پێویستە جاشێکی وە قاسماغاش وەکو حەجاج بدرێت دادگا و بەڕاستی ئەوش فەرق نەکرد لەگە حەجاجەکانە وەکو حەجاجی تاوان بەڕێزیشتە لێرە کاک فەرموو ئەفەر بەڵێ بەڵێ وەڵام من وەکو تاقانێکی ئەنفال ناوم نازم جەوەرە خەڵکی شێخانی شەو زێنی تاقانی ئەنفالشم حەو کەس لە ماڵ خۆمان ئەنفال کراوە خەت و 6 کەس لە بنەماڵەکەمان ئەنفال کراوە لە دەیشی سی پێنج ماڵی بەبێ ئەوەی بێگانەی شتیا بێ 106 کەس لە بنەماڵەی خۆم ئەنفال کراوە 6 کەسمان لەنگرە سلمان بووە ئێستا هاتنەوە تاقەن نەماون هەموو ئەوفاتیا کردووە من دەستخۆشی لە خانمی یەکەمی عراقەکەم خاتوشاناس لە خاتوپەری لە کاقاسم بەس من داواکاریم ئەوەیە ئەو ڕێعشی عارەبانی کە ئەمڕۆ داکۆچی لە حەجاجەکەن بە دڵنیاییەوە ئەوانش دەستیان لە کەیسی ئەنفالە هەبووە بۆیە ئەمڕۆ داکۆچی لەوەکەن ئەڵێن هەونیە بۆی کە سڕەکانیان کەشف نەبێ من داواکارم ئەوانش سکاڵیان لەسەر تۆمار بکرێ دوای ئەوانی کە لە کوردستانیش داڵدەدراون ئەوانش دادگایی بکرێن ڕاپێکی زیندان بکرێن وەکو لە فەیجەکان بڵاوکرێتەوە ئەڵێن 6 کەس هەر لە عارب نەک لە کورد ئێستاوا لە کوردستان داڵدەدراون معنای چییە ئەو کە وەکو یارمەتیمان نادەن بۆ دادگاییکردنە بۆ ڕاپێ خەڵک داڵدادەن بەڵێ دەستخۆش کاک نازم دەستخۆش بەداخەوە کاک پامەکەتان کورتکەنەوە بۆ یەک بێمە لای مامۆستاوان سوپاسانەکەم باش دێمەلا گەوە زانم ئەو سیدەکەی پێکە باوکی لە ئەوەی سەدامە باش دێمەلا کاک سەرەتا بەخێراتانەکەم بەرهەم عەزیز من خەڵکی خلاصیەکەم بەڵێ منیش وەکو کە سوکاری ئەنفال وەڵام من داواکاریم ئەوەی گوێم لەم قسانە بوو هەر بەڕاستی من شۆک بوومە یعنی سێرم پیای دێ ئەو کابرایە کە ناوی حەجاجە نایهێنە ئەم شوێنەوە قەفەزێکی بۆ بکەنەوە هەتا هەر نەبێت و سێمانگێ بەشم خەڵکی ئەم ئەنفالکراوی ئەمە تێخەیە دڵی داکەوی پێی ئەجا بەڕاستی پێشم خۆشە دادگایی بکرێت لە کوردستان دادگایی بکرێت چونکە ئێمە عەرەبێک نییە سکاڵای لەسەرەوە پیاوە بێ کورد سکاڵای لەسەرەتی کە مادام کورد سکاڵای لەسەرەتی لە چەمچەماڵ بێ دادگایی بکرێت چی لە کەلار بۆ ئێمە فەرقی نییە ئەم کابرایە غەدرێکی گەلێ گەورەی لە کورد کردووە ئەجا دەکرێت بدرێتە دادگال لە سنووری چەمچەماڵ بێ یاخود کەلار خۆیانەگەن هەموو عەجاجەکان بەرەم ئەو کاک کاک زانانجان پێشەکی بە خێراتتانەکەم من سوپاسی تۆکەم ئەوە سیدەکەشم ئێستا وەک بەڵگەیە کە باوکم بەڵێ ئەو کاتە لە دادگایەکی سەدام کە وەک شاید حاڵ شایدی داوە هەرو کاتش باسی حەجاجەکات چەندێن دڕندە خۆی باوکت لەوێ بووە بەڵێ لەوێ بووە ئەو کاتە عەجاز دەستگیر نەکراوە لە دادگایکردنی سەدامە باسیەوە شاید حاڵێک بەڵێ من ئەو کاتە مناڵ بووم خۆشم لە لوگە سەما بوومە لەگە برایەکمە بەڵام من ئەو کاتە مناڵ بووم و تەمەنم 1 ساڵ بووە ئەو کاتە لە لوگە سەما بوومە ئێستاش کە لە تەلەڤیزۆنەکان بینیمان کە ئاوا دەستگیر کراوە زۆر دڵخۆش بووین بۆ دەستگیرکردن دەستخۆش. ئەو کاکە وەکو گەنجێک زامەڵێ چی
وڵە سەرەتا بە خێراتنتانەکەم بەخێر بێن بەڵام نە ئەبوو بەتەنیا ئێوە بێنە بۆیە هەموو کەناڵە کوردیەکان لێرە ئامادەیان تیا بواە ئەمە ڕایەکی حزبی نییە نەین یەکێتیە نین پارتیە ئەمە تەنهایی میلەتێکە پێڵین میلەتی کورد لە مێژە دەستەواژەیەکەم پێم خۆش و ئاماژە بۆ بدەم دەستەواژەیەکەیە کاڵێن بەڕاستی زۆر نامەنتقیاڵێن کورد و عەرەب برایە بۆیە من لێرەوە ئاڵێم بۆ هەموو کورد دەڵێم کورد و عەرەب نەبرایە نەپورزایە نەمیمزایە نە ئامۆزایە کورد و عەرەب بە هیچ گەورەترین دوژمنی عەرەب گەورەترین دوژمنی عەرەب ئەم کوردەیە بۆیان بکرێت بە شەو ڕۆژێک هەر هەمومان لە ناوە بن بە هەر هەمومان لە ناوە بن بۆیە من داوا لە یەکێتی پارتیشەکەم بەسە داڵدەدانی ئەم هەموو جاش و خۆ فرۆشە بەسە کاتان لیەکەم هەموو جاش و خۆش فرۆشە کەم داڵ دەبدەن دێخانیانە دەنێ پارەیانە دەنێ مڵکیانە دەنێ سامانیانە دەنێ آخر بۆ نایی کەسێکی ئەنفا من ئەڵێ مێستا لە ناو ئەم بەڕێزانەیە لە کریان دایکیان باوکیان هەمویان ئەنفال و هەمویان لەو سژنەیە بەدەستی جەلادەکە ڕۆشتون آخر ئێمە ڕێی جاشەکانیش خۆ فەقیرانە لە کریان نیمانە جاشمان نییە لە کریا دڵنیاتەکەمەوە هەر هەمویان لە خانوم ماڵ و سەرۆ هەزارانی وەکو من ئاوازم ڕۆژگا منش باوکم جاش باوکم جاش وایە بۆی من شۆکوەوان ماڵ و سیار و سامانم ئێمە خوازەکە ئەو تاوانە بەرامبەر ئەوانە ئەبینی هەمیشە سەربەرزی هەمیشە لای خوا و لای خەڵکی سەربەرزی بەڵام ئەوانە گەر هەزار فێلا و خانووشیانە بێر سەر شۆڕن هەر ناوێرن بێن وەک تۆ ئاها لە بەرامبەر کە سوکاری شەیدا کە سوکاری خۆش بێ ئەو کاکەیە پامەکەت کورتەوە وڵایی وەکو ڕۆژنامە نووسەواڵێم شەرمەزاریە لە مۆنەمەنتی ئەنفالەواڵێم ئەگەر یەشێتی بێ ئەگەر پارتی بێگە هەر کەسێک بێ ڕێیز داشێک بێ بە ناوی عەفوو بێ بە ناوی هەر شتێک بێ داڵدەی بدا و قەڵەوی بکاوکۆ بە ڕێزانوتیان زۆر بە زمانێکی سادە وڵایی شەرمەزاری خوا و خەڵکو و خاکە بێ ئەیتر هەر کەسێکە با ئەمەنەی بینە سیاسی وەکو مێدیاش ئێمە وەکو دەستگای میدیای کورسات بوو خۆم لەوانەیە چەندین بەرنامە پێش ئێمەش لە سەرەتای دروست بوونەوە ئەمە تەوسیە ئێرۆ خام بوو ئێمە کە ئێمە وەکو نەتەوە لە خزمەتی هەموو قەزیێنەتەوەیەکان بین بەبێ بیر و بۆچوونی حەزبی لەکوێیەکێتی غەڵەتێکی کردو باسیەکەن فەرموو پێشەکی بە خێراتنتانەکەم سوپاس وا بزانم دۆسی حەجاج لای من لە فەزیلەخان کۆتایی پێهات کەوتی بەبەر چاوی خۆمەوە دوو مناڵی لە باوشی دایکیا کوشتووە یعنی ئەم دۆسەیە کۆتایی پێهات کۆتایی پێدە لێرە ئەوەنە بەسە بوو ئەوەی کە ئەمەنە بستە پێندرێ و ئەو کەسە بە سزای خۆی بگات هیچ شتێکیکەی بەڕای من پێویست نییە ئەنجا ئەوەی ماوە پێویستە دامەزراوەیەک هەبێت تۆ بۆ نمونە سپاسیان برادران ناکەین کاڵساون بەم کارە بەڵام ئەمە هەوڵی تاکە کەسیە ئەمە بەز نییە بۆ کەسوکاری ئەنفال ئەبێت دامەزراوەیە هەبێت بە دوای ئەم دۆسیانەیە بڕوا کاکە گیان چەندین جاش و مستەشار هەیە بەس پێویستی بەوەیە تۆ هۆشیاری یاساییت هەبێ بۆم هەیە بچم شکاتیان لێ بکەم کە کەسوکاریان ئەنفال کردووە کاکە جاش هەیە کۆرە ڕحمی بە گوندەکەی خۆی نەکردووە کاکە وەڵا گوندەکەی خۆی زۆرترین ئەنفالی هەیە قەتڵعامی کردووە لە ڕێگەی جاشەکەی خۆیەوە بووە پێویستە ئەمانە ئەوانەی مردووشن بەڕاستی بە راپۆرتێکی حکومی بناسرێنرێن بۆی کەسوکارشیان قەت شانازیان پێوە نەکەن و بڵێن لە بنەماڵی ئێمەش نەبووە دەستخۆش سزادانی جاشەکان بەڕاستی تاکە ئاهەکە بووە کە سوکاری ئەنفالکراوان هیچ ئاهێکی تر نییە لەوە گەورەتر باش دەستخۆش ئەمە شتی تازەنین لە کتێبەکان باس کراوە ڕەنگە مامۆسالەتیف خۆی باسی کردبێ ئێمە بەرنمەیەکمان هەبوو بەعزبێریا تێپەڕی کاکسۆران ئەیکرد بەرنمەی دیکە هەبووە هەموو باس کرا بەڵام هەمیشە ئێمە بێ بیری خۆمانی بێنینەوە بۆ ئەوە نا کە زەلیل بین بۆ ئەوە ناکە بترسین بۆ ئەوەی کە نێڵین زوڵمەمان بەرامبەر بکرێت سوپاس دەکەم کا قاسم ئەوەی کەوکو دامەزراوێک وەکو ئەوەی کە عەجازەکان کوردن عەرەبن هەر کەسێکی ترن واز لەو حەقە نەهێنرێ و بەردەوام بن لەسەر ئەوە چی ئەکەن و داواکاری چیە بتواندرێ هەوڵی دەستە جەمعی بدرێ وەکو ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی بێ وەکو دامە دەستگا فەرمیەکان بێ بۆی دوای بچمۆلای بەڵێ دیارە ئەو هەوڵانەی ئێستا دراوە ئاساییە ئەو هەوڵانی کە ئێستا دراوە لەسەر ئاستی شەخص ڕێکخراو تاکە کەس نووسەر چالاگواندراوە من هیچ ئەنگاوێکی حکومەت هەرێمی کوردستان نابینم بۆ ئەم قزەیە ئەو داهاتەی کە پێویستە سرف کرێ بۆ دەستکەوتنی بەڵگەوتی کۆمنت هەتا بۆ گەڕان بە دوای حەجاجا کە ڕەنگە پێویست بووبێت بەقەت نیو پارەی سەفرێکی جەنابی وەزیری تێناچێت بە دەروی وڵاتی کات من لێوا پرسم کەس بکارێن فالکراوان جەنابی وەزیر سەفەری کرۆ بە دەروی وڵات پارێکی خاڵی سرف کرۆ چی کردەوە بۆ ئەنفال وەزارەتی شەیدان لەکوێ مەعادلەکانەیە ئەگەر وەزارەتی شەیدان هەیە بۆ ئێمە وەکو تاکە کەس دوایان بابەتاکەوین ئەگەر وەزارەتی شەیدان هەیە بۆ تایسە وەزیر گۆڕە بە کۆمەڵەکانی نەبینیوە ئەگەر وەزارەتی شەیدان هەیە بۆ بەدوای بەڵگە و دیکۆمنتان ناگەڕێ
ینی بەڕاستی ئەمە بێباشی حکومەت هێرێمی کوردستانە بێباشی لایەنە سیاسیەکانە هیچ باشیان بە پرسیان فال نییە پرسیان فالەن وا لێ کردووە ئێستا پێم سێرە تاکێکی کوردی کە خۆزگە بە سەدام بەخوازی ئەزانین بۆ خۆزگە بە سەدام بەخوازی لەبەرەوەی ناومێت بۆ لەمانە ئەزانی ئەمانە چۆنن نابێ بڵێن بەڵام لە ناچارێ هیچ کەسێک پێی خۆش نییە عەرەب حکمی کات بەڵام نەعەدالەتی لە دابەشکردنی داهاتی ئەم وڵاتەیە نەعەدالەتی لە ئیدارەدانی ئەم وڵاتەیە من باوکم منفعلەتە من 5 ساڵ باوکم منفعل کراوە ئێستا بینمەوە جاشە بە ئازادیە سوورەتەوە ژیانی لە من ژیانی من خۆشترێت من چۆن ناڕوخێم من چۆن وەلامە بێ چۆن بڕام بە خاک و نیشتیمانە بێ چۆن بڕام بە کوردایەتێ بێ ینی ئەمانە دەرەنجامە ئەوەی خەڵکی بڕوابتان بێ هیچ کەسێک حەز ناکە عەرەب حکمیکە تەنیا ئەوەی کە ئێڵێن دەردەدڵە ڕەتفعلا خەڵکەیڵێت مامۆستا ببرە تۆمان هێشتەوە هەموو سوپاس بۆ هەمووتان داوای بڕن هەمووتانەکەم چیت هەیە ئەزانم ئەوانە دەیان جار بیستووە خۆت ڕۆیشتم قابلەتکردن بەڵام بابی بیرمان بێتەوە ئەزانی ئەوەی کە گرنگە بە شتێک کە هەمویان ئەوانەی کە چوونە تەمان ئێمە دواتر چوینە ئەوانەی کە لەوێ بوون ئەوانی دواتریش چوونە نوگرە سەلمانیان سروشتی سەگی سەلمان و ئەو ناوە زۆربەی ڕەش هەر بۆیە ئەو ینی کاڵێ سەگە ڕەشەکەم بەستی تەنیا سەگێ نییە من بە بڕ سەگم بینیەوە لە پشت قەڵای سەلمانەوە بڵێ لە حتا لە ناو قەزاکەش ناو قەزای سەلمانیش لە دەرەوەی لە پشت قەڵاکەش کە قەڵاکە دوورتر لەەکە سەگەکان زۆربیان ڕەشن بۆیە ئەمە بۆتە هینێک ئەمە بۆتە ئەوەیە یعنی بۆتە شوناسێک بۆ سەگیە و ناوچەیە سەگە ڕەشەکە ئەمە یەک دوو ئەوەی کە گرنگە لەم کەیسەیە ئیشکردنە بۆی کە ئەم پیاوە دادگایی بکرێت لەکوێکرێ ئەوە گرنگ نییە بەقەدەوەی دادگایی بکرێ و بەقەد ئەوەش گرنگ نییە کە ئیش لەسەرەوە بکرێ لە کاتی خۆی لە دادگای باڵای تاوانەکانی ڕژێن داوای 426 کەس کراوە کە بەشی زۆریان 200 و شتێکیان داشن مستەشارن ناوێن هاتووە ئەمانە بۆ داواکراون ئەمانە هەمووانن کە لە محکمەی ناوێن نهات بڵێ ئەگینا خۆ خەڵکی ترێ تاوانی کردو ناوی نهاتوە لە ناو لیستەکەیان نییە سەخەڵترەیە جاشی ترێ من ناومان لایە ئێمە لەبەرەوەی خەریکی نووسین و بۆ دادەچون ئەزانین جاش و مستەشار ترێ بەش تاوانی کردو بەڵام ناوی ناتر بەری قوربانیەک نەبوو لەوەی لەو شوێنە ناوی بێنێ ئەمانەی کە ناویان هاتووە هیوادارم ئەمە کاتی خۆی وەزاری ناخۆ نەیکرد بەڵام ئێستا ئەمە بێتە عیبرەتێک بێتە پندێک بۆی کە ئەمە بێتە سەرەتایەک بۆوانش بێ ئەو وەخت زۆر گرنگە هەر بۆیە ئیستا خۆ ئەوانە نە دایک گەگەڕێتەوە نە باو گەگەڕێتەوە نە مناڵە گەڕێتەوە نە هیچیان ناگەڕێتەوە بەڵێ ئازارەکە بەردەوامە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئێمە چۆن خەڵکی ئەرمەن تاریلیان کە بەڵێن یەکێ لە بکەرانی تاوانی جینۆسایدی ئەرمەنی کوشتیەوە ئاسوودەی بوو ئەرمەنەکان تای سەش باسێکەن و کەسە بە کەسێکی ئەوە ناسراوە چۆن بوتمان لە ئەرجنتین و ئایخمانیان هەیە بۆ ئیسرائیل هینیان باڵین محکەمەیان کرد ئەم تاوانبارە ببێتە سەرەتایەک بۆ ئەوەی کە ئەوانی تریش دەست پێ بکات یانی بەڕاستی چونکە ئێمە لە کاتی خۆیان لە محکمەی لە دادگای باڵای تاوانەکان سەدام لەسەر کەسی ئەنفال دادگای نەکرا بەداخەوە ئەنفال بکرایە قەزەکە زۆر زیاترەوە بووانە سپاسەکە مامۆستا پەریخان دواسە ڕەنجی تۆ واللهی بەڕاستی من ئەو هەوڵی کەیاوما بەش بە حاڵی خۆم ئێستا هەستەکەم ماندووتیەکەم هێشتا قەرزاریانم بەڕاستی ئەوەی کە باسەکرێت ڕاستە بیستومانە ڕاستە هەمومان لە ڕێگەی ئەو کتێبانەی کە بڵاو کراوەتەوە ئەوانەی کە باسییان کردو بیستومانە بەڵام وەکو ئەوە نییە کە خۆیان حاڵەتەکان بەسەر هاتوو ئێستا بۆ ئێمە یەگەڕێرەوە من زۆر سپاسی خاتوو فەزیلاکەم هیوادارم هەموو ژنانی کە لە ناو زیندانی نوگرە سەلمانە بوون وەکو خاتوو فەزیلا بوێرانە سکاڵا تۆمارکەن وەکو هاوسەرەکەی پشتگیری لە خێزانەکانیان بکەن کە بێن سکاڵا تۆمارکەن چونکە بەڕاستی ئەگەر سکاڵا تۆمار نەکەن ڕاستە گیراوە و ڕاستە ئەجاجە بەڵام خۆ ئەکرێت سکاڵاکان ئەوەنە زۆر بن کە لی دەرنەچێ بە هیچ شێوەیە و وەکو بەڕێز مامۆستالەتیفیش ئاماژەی پێەیە گرنگ نییە لەکوێ دادگاییەکرێ گرنگ ئەوەیە بەو سزایە بگات کە هاوشانی بینەکانی تاوانەکانی
خەڵک دڵخۆش کات خەڵک بڵێ ئەمە سزای ئەم دنیای چێشت خوا گەورەیە بۆ ئەو دنیاش سپاسی ئەو بەڕێزانەکەم خانوێکەکەمی عراق هیوادارم ئەو بەڕێزانە هاوکارمان بوون بۆی بتوانین بەردەوام بین و بە دڵنیاییەوە ئەو بەڵێنەی کە خانمی یەکەمی عێراق لە کاتی هێنانەوەی ڕووفاتەکانە لە ساڵی 2024 سەرەتای ساڵی 2024 لەم منبەرەوە لێرەوە وعدی یانێک کە بەردەوامە بێ و ئەمەوێ یەک شتی کاک قاسم ڕاستکەمەوە کاڵێ ئەم مەوزوعە لە مانگی پێنجەوە بۆ ئەم مەوزوعە لە مانگی پێنجەوە نەبووە ئێمە کاتێک کاتی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان مانگی یەک کە چوینە نوگرە سەلمان بۆ هەڵدانەوەی بەڕێکەوتنی ئەو باسی خۆیەکە بەڵێ من ئێمە لەو کاتەوە هەواڵەکەمان بیست بوو و هەماهەنگیمان کرد بۆ پێدانی زانیاریەکان ئەو زانیارانەی کە لە بەڕێزیانەوە لە خاتونێکەوە لە کەسێکی ترەوە بە زانیاریەکانمان وەرەگرت ئەمان نابە و برادرانەی جیهاتی ئەمین بۆیە ئەم کەیسە تازە نییە ماوەیەکی زۆر بەدواداچوونی زۆری کەی دەستگیر کرا ئەو ڕۆژەی کە ئەم بەڕێزانە سکاڵاکەیان تۆمار کرد بڕوا ناکەم 24 سەعاتی بەسەر ڕۆشت بێ 24 سەعاتی بەسەران نەڕۆژ هەواڵی دەستگیرکردنیان یانە زۆر بە کورتی یەک سەرنجی کورتم پێ بڵێ کاک ڕزگار وڵای من زۆر بە کورتی من ئاخر پەیامم ئەوەیە بۆ ملەتی کورد من پێم وایە جینۆسایدش کۆتایی نەهاتووە ئەگەر ملەتی کورد هۆشیار نەبێت ڕەنگە جینۆسایدی کەش لە پێشمانەوە بێت لەبەرەوەی ملەتی کورد پێویستە هۆشیار بێتەوە یەکگرتوو بێت ئەگەر هۆشیار نەبینەوە یەکگرتوو نەبین باوەڕ بکەن جینۆسایدی کورد هێشتان کۆتایی دایان دو قسەی خۆتمان بۆ بکەیت زۆر بە کورتی داواکاریەکەم ئەوەیە ئەو کەسەی کە هەڕسێ بەم عیشەوە یارمەتی بدرێت چونکە تۆ سیارەت پێ نەبێ بە پا ناتوانانی هەتا کەرکک بڕۆیت یارمەتی بدرێ ئێمەش ئەو چی برێ ئێمە ئامادەین کولی ڕۆژ برێ وەرن بۆ نگرە سەلمان و بۆ عەر بڕۆ من ئامادەم یەکێکی وە خۆم بەڵام ئەبێ یارمەتیشی بدرێ کە بە تاقتە نابۆی ناکرێ دەبێت پشتی بگریت کاک محمود بە کورتی زۆر سپاس دەکەم وەڵام من داواکارم لەو کەسانەی کە لە نوگرە سەلمان سجن بووە سجن بوونە ئەو مایکە بگەین نەفازی لەخ بەڵێ بەڵێ کاک سجن بوونە بتوانن جەریانە ڕێکاری خۆیان بگرن دەست و سکاڵا بنووسن تەعزیێت بۆ جەنان ئەفم کە کاک قاسم نازانم زۆربەی برادران گشتان ڕویان کردە کاک قاسم هەر سوپاسی کاک قاسمەکەن ئتنام کاک قاسم من ئەوەی ئێمە بینێتمان ئەو پیاوە کاک عەلی و کاک ڕزگارمان لەگەڵ تیمەکەیە بۆ هیچ ئەوشمانە تیممانش نەبینیوە بەڵێ بەڵێ سەرکەوتوو بن بەڵێ کا قاسمی هاوکار بە فەزی لە خان خۆشحاڵم لە ڕاستی هەر کەسێ بتوانێت هاوکار بێ ئەمە گرنگەوە بە هەموو لایەک بێ بەس وەک زانیای وەک ڕقنە نەبووەمە داوای لە بردنەکەم وەکەوێت سەرچاوەکەشی ئەمەگەر بە سەرچاوەکەش بزان پێ خۆشحاڵی دەست خۆش دەست خۆش فەزی لە خان دوا سەرنجی تۆ من داواکارم لە کەسوکار ئەنفال ئەوەیە بێ فەرق و جیاوازی نەڵێت ئەو هاو ئەو هاو ئەمەوە ئێمە ئەگەر ڕۆشتوینە سکاڵاکەمان کردە ئێمە تیمێکی نهێنی تیمێکی پێنج کەسی ڕۆشتینەتە سەماوە سکاڵاکەمان کردە لەبەر ئەمنیەت یعنی نەمانتوانی کەس ئاگدار بکەینەوە هەتاکو شەو ڕۆژێکیش دوای ئەوە کە عجاج گیرا ئێمە هە باسمانیش نەکرد نازانین کێ بوو باسی کرد بۆ قەزی ئەوش ئەڵێ لە مانگی پێنجەوەیان ئەڵێ لە مانگی کەیەوە تقریبان لە 2024ەوە کابراایەکە خەریکی ئەو مۆزوعەیە هەتاکوی تەواو دەستنیشانی کرد ئەم جارە هێزە ئەمنیەکان ڕۆشتن سپاسانەکە سپاس پێما بێ مشتەکان وترا سپاس بۆ یەک بەیەکتان سپاسمان دوومان کردن ینی هەر شتێک باز بکرێ لەسەر ئەو پرسە هەر کەمە بۆ ناکە برینەکانمان بکولێنینەوە بەڵکو بۆ ئەوەی کە لە بیرمان نەچێ و ئەو زوڵمانەمان لە بیر نەچێ و مێژووی خۆمان لە بیر نەچێ بە باش و بە خراپیەوە بتوانین ئایندێکی جوانتری لەسەر بنیاد بنین ئەم بەرنامێش وێڕای ئەوەی بۆ تەکیدکردنەوەی لە بەسزاگەیاندن و بۆ سکاڵا تۆمارکردن لەسەر ئەو تۆمەتبارە بۆ ئەوەیە هەموو ئەوانی دیکەش بێتە نێری تێگۆکو کاگلەتیف گوتی بچنە ناو قەفەزی زیندانەوە بەڵێ مایکەکەمان بەڵێ
بزانە ئێزیدەکان چووکەم یەکگرتو بوون یەکسەر ناسیێنان بە جینۆسایت ئێمە چونکەم وەکو کەسوکاری ئەنفال کەسمان یەکگرتو نیمان یعنی نابێ ئێمە حزب حزبیانە بکەین ئەمە کەیسێکی نەتەوەیە ئەمە کەیسێ حیزبی نییە یعنی ئەبێ هەمومان ئیش لەسەر ئەوە بکەین هەمومان مەردانە بڕۆین سکاڵا لەسەر ئەو تۆمەتبارە بکەین دەیان تۆمەتباری تریشەیە وەکو عجات ئەو ئیتر چۆن ئەگەر ئێوە نەڕۆن سکاڵا بکەن لەسەر ئەم تۆمەتبارە چۆن ئەتوانین سکاڵا بکەین لەوەکانی تر دەست خۆش سپاس دووبارە لەگەڵ هاوکارانم لە مۆنومنتی ئەنفال و لە پایتەختی شەهیدانەوە ئەو بەرنامە تایبەتەمان پێشکەشکردن بە هیوای ئەوەی هیچ ڕۆژێکی ناخۆش نبینینەوە و بتوانین هەمووانەی کە زوڵمیان لە کورد کردووە بە سزای خۆیان بگەنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان